ئەگەر جەنگەکە درێژ بێتەوە پێمان دەڵێ خاڵی لاوازی ئەمریکا و ئیسرائیل چی ئەگەر جەنگەکە درێژ بێتەوە ئایا دەیانەوێت جەنگەکە درێژ بکەنەوە یاخود جەنگێکی کورتمەودا دەبێت ئامانجەکانی ئێران و بەجیا ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیلیش چییە؟ ئایا ئامانجەکانی خۆیان بەدیەناوە یاخودنا؟ ئەگەر ئێستا جەنگەکە ڕابوەستێ ئایا دەکرێت بڵین ئێران براوەیە یان ئیسرائیل و ئەمریکا براوەیە؟ ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا چی بوون؟ گفتوگوێم پرس و باس و بابەتان ناکەین. لە سەرەتاوە شارەزایەکی سەربازیمان لەگەڵ دەبێ، دواتر شۆڤەکارێکی سیاسیمان لەگەڵ دەبێ، دواتریش مامۆستایەکی زانکۆمان لەگەڵ دەبێت لە ئەوروپاوە. گفتوگوی پرس و باس و بابەتەکە زۆر بە چڕی دەکەین. هەندێک بابەتی دیکەژەن پەیوەست بە جەنگی ئێرانەوە ئەمڕۆ باسییان دەکەین. دەستنیشانکردنی موستەفا خامنەئی دەچینە نێو پرۆفایلی موستەفا خامنەییەوە، هەندێک زانیاری لەبارەی خامنەیی کوڕەوە بە ئێوە دەبەخشین. دواتر لەسەر لۆگۆی هاوپەیمانی حیزبە سیاسیەکانی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لۆگۆکەیان ڕاگەیاندووە، هەندێک زانیاری مێژوویشان لەسەر ئەو لۆگۆیە بۆ باز دەکەین. بەردەی بسمە بابەتی ئێران ئەمڕۆ هەواڵێکی دڵخۆشکەر هەبوو بۆ خوێندکارانی زانکۆی چەرموو لە شاری شەمچەماڵ. زانکۆی چەرموو ژمارەیەکی زۆر خوێندکاری هەیە، کێشەی دانپێدانانیان نەبوو. ئەمڕۆ نووسراوی دانپێدانان بە بەشەکانی زانکۆکەدا بڵاو کرایەوە. سەرۆکی زانکۆکە دکتۆر عەڵات ڕەشید بۆ میدیاکانەوەی ڕاگەیاندووە. ئێستا پێما بێ لەسەر هێڵە ڕاستەوخۆ لەگەڵمانە هاوکارانم بۆمان ئامادەکەن ئەوە چەند چرکەیەکی تر وەری دەگرین با بزانین بۆ چەند بەش دەرچوو ئەم دانپێدانانە وە گرنگەکەی چییە و کێ هەوڵی داوە ئەمە سەر بگرێ وە ڕێگریەکان چی بوون پێشتر. تا دکتۆر هەڵەت ئامادابێ بچمە لای هەواڵێکیان باشە ئەوە بۆمان ئاماداکەن. بێگومان گرنگە بۆ ئەو خوێندکارە خۆشەویستانی زانکۆی چەرموو کە دانپێدانان وەربگرن، چونکە پێشتر کە بەشەکەیان تەواو دەکرد ینی دانپێدانانیان نەبوو بە شێوەیەکی فەرمی. ئەوانەی کە نفوسیان سەر بە ناوچە جێناکان بوون یان نەتوانی لێ دابمەزرێن. دەچینە لای دکتۆر هەڵەت. دکتۆر هەڵەت ڕەشید سەرۆکی زانکۆی چەرموو قسەمان بۆ دەکا. پێامنێرمان ئاسان وەریگردووە، ئاسان زانیاریمان لە دکتۆر هەڵەت بۆ وەربگری با بزانین دانپێدانانەکان و بەشەکان دەگرێتەوە تەواوی ترەمە کۆتاییە. بەڵێڕان کۆسڵاوت لێ بێەوەم کاتەوە باش. هەڵبەتە من ئێستا لە سەرۆکاتی زانکۆی چەرموم. ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵای عێراقی بڕیارێکی گرنگی بەنسبەت خوێندن لە نێو زانکۆی چەرموودا و ئەویش ئەوەیە کە خوێندن لە نێو زانکۆی چەرموو و ڕێگەپێدانی بوو بە هەمیشەیی. هەڵبەتە ئەمە جێگەی دەستخۆشیە و بوو بە مای دڵخۆشکردنی خوێندکاران و مامۆستانی زانکۆی چەرموو، هەروەها سەرۆکاتی زانکۆی چەرموش بە تایبەتی بۆ کۆلێژی کارگەڕی و ئابووری و هەروەها بەشی کارگەڕی نەوت و گاز کە ئیتی خوێندی لەم زانکۆیە بۆ هەمیشەیە و ئەو خوێندکارانی کە لە ڕابردوودا خوێندنیان لەم زانکۆیە تاوا کردووە و هەروە ئەو خوێندکارانی کە ئێستا خوێندکارن لە نێو زانکۆی چەرموو دوای تەواوکردنی خوێندنی بەکالۆرسیان ئەتوانن درێژە بە خوێندنی ماستەر و دکتۆرایان بدەن لە زانکۆکانی دیکە و هەروەها لە ناو زانکۆی چەرموش. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت سەرۆکی زانکۆی چەرموو دکتۆر هەڵەت ڕەشید قسەمان بۆ دەکات لەسەر ئەم بابەتە و وردەکارەکان. دکتۆر سڵاوت لێبێ و نیوەڕۆ باش. ئەم بڕیارە نوێی حکوومەتی وەزارەتی خوێندنی باڵا هەم دڵی خوێندکارانی و هەم بەڕێزی خۆش کردووە. قسەمان بۆ بکە بڕیارەکە چۆنە وردەکارەکەیمان پێ بڵێ. سپاس بۆ ئامادەبووتان. دیارە ئێمە پار ساڵی مانگی 6 2024 دانپێدانانێکمان کرد، بەڵام کۆمەڵێک مەرجمان بۆ دانراوە بۆی کە تەواوی کرد بکە ئەو دانپێدانان بێ بە هەمیشەیی. واجگەلەوەش کۆمەڵێک بەشمان کۆلێژێکمان و باشێکی لە کۆلێژی زانست کێشەی ناونیشانە نەبوو کە لەگەڵ ناوی زانکۆکە و لەگەڵ سیستمی عێراقان یەکجا بەتایبەتی ئەنجومی ڕاژە فیدراڵی بۆ داوامانێک کرابوو بیگۆڕن. بە سوپاسەوەی مە لە ڕێی وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان و ناوی بەشە کۆلێژمان گۆڕی. بۆیە لە ئەو بودێکەوەمان دانرا بکەیەکی 2026 بوو لە هەژدەی مانگ هەژدەی یەک واتە مانگی ڕابردوو لیژنێک لە بەغداوە سەردانیان کردی. لەو لیژنێکی دەکەسی بوو نەمەجۆر بوو، سەری ئەو مەرجانیان کرد کە زانکۆ لەسەری بوو. بە سوپاسەوە ئێمە توانیمان مەرجەکان جێبەجێکەین. بۆیە ئێستا ئێمە دانپێدانەکەمان بۆ بە هەمیشەی وە ئەو تاریخی کە لەسەر ناوی زانکۆکە هەبوو لە ڕێبەری خوێندکارانی زانکۆکانی عێراقا ئەو بەروارە هەڵەگیرێت و جگەلەوەش ناوی کۆلێژی کارگەڕی ئابووری بۆ
زانکۆکە زیاد دەکرێت و هەروەها بەشی شیکاری نەخۆشەکانی بە کۆلێژی زانست زیاد دەکرێت. باش کاکتۆر مەبەستمە پرسیاری ئەوە دێکەم ئەو خوێندکارانەی کە پێشتر بڕوانامیان وەرگتووە لە زانکۆ و لای بەڕێزت ئەو خوێندکارانەش بەمان شێو بڕوانامەکانیان هەمان ئەم حسابیان بۆ دەکرێت کە خوێندکارانی ئێستا لە نێو زانکۆی چەرموو خوێندکارن لە ئێستادا؟ بەڵێ بە دڵنیایە چونکە ئێستا کە مانگی 2024 دامپێدانەوە گرت بۆ دوو کۆلێژی زانست و کۆلێژی پەروەردە لەو کاتەیە ئەوە کە هەر تاعیناتێک دامەزراندنێک کات یاخود خوێندکارانی ئەو دوو کۆلێژە لە هەر شوێنێک پێویستیان بە شهادەکان بێ گرفتیان بە دروست نەبوو لە زانکۆکانی ناوەڕاست و باشووری عێراق یاخود لە ئەنجومەنی ڕاشی فیدراڵی یاخود لە چونە دەرەوە بۆ دەرەوەی وڵات یا بۆ تەقدیمکردنی ماستەر و دکتۆرا. لە ئێستاش بەداوا هەر خوێندکارێک لەم 4 بەشە لەم کۆلێژی کارگێڕاوەری بەرسێ بەشەکەی بەشی ژمێریاری بەشی کارگێڕی کار بەشی کارگێڕی نەوت و گاز و وزە زایدەن شیکاری نەخۆشیەکان هەر بابەتێک بێتە پێشەوە کە دەرفەت بۆ دامەزراندن چی لە کەرتی گشتیا بێت کاتە خزمەتگوزارەکانە بێت چ لە کەرتی سەربازیان کەرتی ناوخۆیان بێ ئەم دامەزراندنیان ئەگرێت و گرفتیان بۆ دروست نابێت دەتوانێت. دکتۆر مەبەستمە پرسیارێکی دیکەشت لێ بکەم لە نێو سەرۆکاتی زانکۆ لەم چەند ڕۆژە سەردانێکم کرد بۆ زانکۆ ئەبینم خەریکی کارێکی گەورە لە ناو زانکۆکە تۆزێکیشمان لەسەر ئەو بابەتە بڵێ خەریکی جوانکاری یاخود با بڵێن خەریکی نوێکردنەوەی نێو سەرۆکاتی زانکۆن ئەو بابەتەمان بۆ باسکی سوپاس دەکەم. دەستان خۆش دیارەوە کەمپی بانیمەکانی زانکۆی چەرمۆ لەو کەمپایمە کۆمەڵێک پرۆژەمانە و پرۆژانە ڕەنگە بە داهاتی چکەمەوە خەریکی دروستنی باخچە و هەندێک شوێنی بۆ حەوانەی خوێندکار و بۆ بەسەربردنی کارتەکان و زایدەن شوێنیش بۆ ئاهەنگی دەرچوونیان بەسپاسەوە ئێمە هەمیشە لایەنە پەیوەنددارەکان هاوکارمانەوە لەم دانپێدانانیشە وەکو ئاماژەی پێبدەین نووسینگەی بەڕێزجێگری سەرۆکی حکومەت نووسینگەی کاخوات بە تایبەتی بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی مامۆستا عەتا زۆر هاوکارمان بوو لە بەخێرهاتنی لیژنەکە لە میوانداریکردنیان لە مانەوەیان لێرە کە بۆ ماوەی 4 ڕۆژ دەنە فەرمانەوە میوانداریەکەی کردە ئەستوواروها بەڕێز کاتی لیوا بەختیار هاوکارمان بوو لیوا بەختیار ئەمینداری وەزارەتی پێشمەرگە بۆ ئێمە لێرەوە سوپاسی تایبەتمان بۆ دوو بەڕێزەیە کە بە تایبەتی مامۆستا عەتا کە هەمیشە پاڵپشتی زانکۆ. زۆر سپاس دکتۆر هەڵات ڕەشید سەرۆکی زانکۆی چەرموو بەڵەڕانکۆ بابەتەکە بەم شێوەیە جێی دڵخۆشیە بۆ خوێندکاران و مامۆستان و سەرۆکی زانکۆش کە دانپێدانانی هەمیشەی بۆ خوێندکارانی نێو زانکۆی چەرموو کراوە ئەو زانیارە نەبوو کە لە لای من بوو. بەڕێزان بەردەوامین هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران حزبە سیاسیەکانی کوردستانی ئێران یاخود ڕۆژهەڵاتی کوردستان کە 6 هێزی یەکگرتوون بڵێن هینێکیان ڕاگەیاندووە وەکو دەڵێ هاوپەیمانەتێکیان ڕاگەیاندووە هاوپەیمانەتەکە لۆگۆیەکیان بڵاو کردەوە لۆگۆکە بۆیە مای سەرنج ئارمی نوێی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بابزانین لە چیەوە وەرگیراوە ئەو وێنەی کە دەیبینن لەسەر شاشە ئەو وێنەیە ئەوە لۆگۆ تازەکەیانە هین هاوپەیمانیە سیاسیەکەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە لە شوێنەوارە مێژوویەکەی مادەکانە وەرگیراوە کە بە شوێنەواری مێژووی قسقاپان ناسراوە سەبارەت بەم شوێنەوارە ئەم شوێنەوارە یەکێکە لە گرنگترین بەڵگە مێژوویەکانی ناوچەکە کە پەیوەندی بە ڕێگ و ڕیشەی کورد و دەوڵەتی مادەوە هەیە. ئەشکەوتی قسقاپان دەکەوێتە پارێزگای سلێمانی لە ناوچەی سوورداش لە نێوان چەمێڕێزان و گوندی زەرزی نزیکەی 50 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی دوورە. زۆربەی مێژوو نووسان و شوێنەوارناسان پێیان وایە ئەم شوێنەوارە دەگەڕێتەوە بۆ سەردەمی مادەکان سەدەی حەوت یان شەشەمی پێشزاین. هەندێک دەڵێن گۆڕی پاشایەکی مادە کە باگەری زۆرەوە کەیخوسرە و یاخود باوکی بێت. ئەم مێمایەکێکە لەو سێ ماسەرەکەی کە لەسەر تاقی گۆڕەکە هەڵکەندراوە ئەم نەخشە بازنەیەیە. هێمای خۆر لای زەردەشتەکان و پێشینانی کورد میترایزم خۆر پیرۆزێکی گەورەی هەبووە وەکو سەرچاوی ڕووناکی و چاکە. پێگەی نەخشەکە ئەم نەخشە بازنەیە ڕێک لە نێوان دوو کەسایەتی تەرشەودایە کە لە بەردەم ئاگردانێک داوەستاون و خەریکی نزایان ڕێوڕسمێکی ئاینین. ماناکەشی نیشانەی ئامادەبوونی خوددا یان هێزی ڕووناکیە. سێ هێما لەسەر ڕووی دەرگاکە سێ بازنان یەکێکیان خۆر ئەوەی وێنەکەی گرتووە یەکێکیان مانگی چواردە ئەوی تران مانگی یەکشەوەی هیلالە
ئەمە نیشانی دەدات کە مادەکان شارەزایەکی زۆریان لە فەلەک ناسیە بووە بۆ شاکی تا شاوەکان ئەو دوو کەسەی لە تەنیشە مێمایە وەستاون جلی کوردی کۆنیان لەبەردا کە جلی مادەکانە پێکاتوە لە کڵاوێکی تایبەت وە فەرو چاکەتێکی کورد کە زۆر لە جلی ئێستای کورد دەچێت ژوورەکان لە ناوە سێ ژووری تێدایە کە بۆ ناشتنی مردوو بەکاراتون ئەمە شێوازێکی باوی ناشتنی پاشاکان بووە لەو سەردەمەدا ئەم شوێنەوارە بە ناسنامەی مێژوویی کووردا دەندرێت چونکە دەیسەلمێنێت کە کوردستانی ئێستا ناوەندی دەسەڵات و کولتوری ئیمپراتۆریەتی ماد بووە زۆرێک لەو هێمایانی ئێستا لە ئاڵا و کولتوری کوردیدا هەن وەکو خۆرەکەی نێو ئاڵای کوردستان کە ڕێگەکەیان دەچێتەوە سەرم جۆرە تا شاوانە وەکو دەبینین 21 هێمایە خۆی یانزەیە لە هێما ئەسڵەکەدا بەڵام هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کردویانە بە 21 وەکو هێمای تیشکی خۆر یا خودەوەی لە نێو ئاڵای کورد تیشکی خۆرەکەی ئاڵای کوردستان کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ بەر لە سەردەمی کۆماری مابات و لە کۆماری ماباتیشدا و ئاڵای بە کەمێک دەستکاریەوە هەڵدراوە ئەمە گرنگە کە کورد دەگەڕێینەوە سەر مێژووی خۆمان مێژوویەکی پڕ لە شانازی مێژوویەکی درەوشاوە مێژوویە کە پێمان دەڵێ کورد لەم ناوچەیەدا باڵادەست بووە ئەگەرچی ئێستا لەلایەن وڵاتانی داگیرکەرەوە دەچەوسێنرێتەوە بەڵام خۆشببەختانە هێواش هێواش بەرەو ئەو مێژووە پرشندارە دەگەڕێینەوە. بەڕێزان هەواڵێکی دیکە هەیە وێنەکەی ئەو کارانم بیخەنە سەر شاشە فڕۆکەوانێکی کورد فڕۆکەوانێکی ئیسرائیلیە بەڕەچەڵاک کووردە ئەو وێنەی لەسەر شاشەیەکە دەیبینێن فڕۆکەوانەکە لەسەر ئاسمانی زاخۆ کە بەوێدا تێپەڕیوە بەرەو ئێران بۆ بردومانی ئێران دیارە وێنەکەی خۆی بڵاو کردوێتەوە لە ئاسمانی تارانەوە مژدەی ئازادی کوردستان دەدات فڕۆکەوانەکە بەڕەچەڵاک کووردە و بنەچەی بنەماڵەکەیان خەڵکی زاخۆن لە باشووری کوردستان لە ناو فڕۆکەکەەوە کاتێک بەرەو ئاسمان ئێران دەڕات بۆ ئۆرکەکانی لەسەر پەڕێک نووسێتی سڵاو لە زاخۆوە بنەماڵەی زاکان لە ڕێگا داین بۆ تاران بە زووی دەتان بینم زاکان یەکێکن لە بنەماڵە بەناوبانگەکانی ئیسرائیل کە ئاسلیان دەگەڕێتەوە بۆ شاری زاخۆ فڕۆکەوانەکە دەڵێت پاشجەنگ ئێران بە ئازادی دێتەوە کوردستان یەهودا بن یوسف سەرۆکی کۆمەڵی کوردانی جوولەکە ئەم زانیاریانی بڵاو کردوێتەوە نووسێتی هەندێک کات نووسینێکی بچووک داستانێکی گەورە دەگێڕێتەوە شانازی بە ئیسرائیل و کوردستانەوە دەکەم.
بەڕێزان بەردەوامی گفتگۆ دەکەین لەبارەی جەنگی ئێران ئەمریکا ئیسرائیل بەکوێ دەگات ئایا ئێران تا چەندی تر بەرگەی ئەم جەنگە دەگرێت ئیسرائیل و ئەمریکا تا چەندی تر بەرگەی ئەم جەنگە دەگرن ئایا کرێ ئێمە بەراوردی ئێران بکەین بە ئیسرائیل و ئەمریکا گفتگوێم بابەتانە ئەوەی لە ڕووی سەربازیەوە پرسیار بێت لای ئێوە من لە میوانەکەمی دەکەم کە زۆر بەڕێز کاگلیوا بە مۆمەر شارەزای سەربازیە کاگلیوا بە مۆسڵاو لێبێ بە خێراتی سەرچاو زۆر بە خێر بێ سەرچاو بە خێراتی با لەوە دەست پێ بکەین لە ڕووی سەربازیەوە با بزانم ئەم دەڕۆژەی جەنگەکە تێپەڕی لە ڕووی سەربازی هەڵسەنگاندن بۆم دەڕۆژە چۆنە ئەمە دەڕۆژەیە کە هێرشەی با بڵێنەوە هێرشەی کە یەکەم جار ئیسرائیل و ئێران بە شێوەیەکی زۆر کتوپڕ کە ئێرانیەکان باوەڕیان ناکرد هێرش بکرێتە سەریان سەرەتا شڵۆژاییەک لای ئێرانیەکان دروست بوو بەڵام بە ماوەیەکی کەم توانیان هەستنەوە سەر پێ و ئەوە بوو هێرشێکی تێکشکێنەر و ڕوخێنەریان کردە سەر ئێرانیەکان بە هێزێکی زۆر گەورە و بە گوژمەیەکی زۆری ڕۆکێت کە توانی زەرەرێکی زۆر بە ئێرانیەکان بگەێنێ و بگاتەوەی کە ڕاهبەری گشتی ئێران تیا لەناو بچێت ئەمانە هەمووی بووە هۆی ئەوەی کە ئێرانیەکان وەکو شەڕی دوانزە ڕۆژەی یەکەم نەتوان جێدەستیان دیار بێ بەڵام لە ماوەی کەمە ئێرانیەکان توانیان بێنەوە سەرخۆیان و ئەوانیش چەند گوژمەیەکی یەک لەسەر یەک بنێرن بۆ ئەو شوێنانەی کە وەکو ئامانج هەرێکیان پێش شەڕەکە بانکێکی ئامانجیان ئامادە کردبوو کە بۆ پێشینە لەکوێ بدرێت دوایی لەکوێ بدرێ دەستیان کرد هەردوو لا بە شەڕ سەرەتا ئەگەر گوێ لە وتەبێژی هەردوو لا بگری هەردوو لا تا ئەم ئاستەش خۆیان بە براوەی شەڕەکە زانن بەڵام ئامانج دەریەخا لە کۆتاییە کام لا سەرکەوتووە و کام لا خۆڕاگرترە و کام لە شەڕەکەی بردوۆتەوە یا دۆڕانوێت زۆر باشە کاگریا بەمەوە با لەوە دەست پێ بکەینانی هەر سەرەتا کە هێرشەکان دەستی پێکرد یەکەم هێرشکە دەستی پێکرد بۆ سەر فەرماندەکان بۆ سەر بەڕابەری باڵا لە یەکەم لێداندا بەرکەوت یەکسەر ئێران وەڵامی دایەوە هەندێک دەڵێن ئەمە لا مەرکەزیەتی سەربازیە ئێران جێبەجێ کردووە واتان نەگەڕانەوە بە فەرماندەکان لە دۆخێکدا تۆ دەست بە فەرماندەکان ناگا ڕاستە خۆت قەرار دەدەی خوێندنەوەت لەگەڵ ینی ئەو وەڵامدانەوەی ئێران بەبێ گەڕانەوە بۆ فەرماندە باڵاکان یان بەبێ ڕاوەستان لەگەڵ بۆردومانکردنی ڕاستە خۆ میش وەڵامی دایەوە تۆ ئەگەر چەند هەنگای بگەڕینەوە دواوە ئەمە ئاگامان لێ بوو کە ڕابەر پێش لە ناوچوونی ئێمە 20 ساڵە خۆمان حاضر کردو بۆ ئەم شەڕە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان ژای 40 ساڵە بە تەمای ئەم ڕۆژین یعنی پێش وەختە ئەوان بەرنمەیەکیان هەبوو ئەگەر لێدرا چی بکەن ئەگەر لە فلان شوێندرا بەرپەرچەکەی چۆن بێ ئەگەر لە مستەوای لێدانەکە چ زەرەر و زیانێک کەیشت ئەوانیش چ زەرەر چونکە ئەو هێرشانە ئەگەر دیقەتی شەڕی پێشتر بین 12 ڕۆژە بە پێی زەرەرەکان زیان لە ئیسرائیلە درایەوە زەرەرەکان گەورە بواە ئێرانیەکانی شوێنی گەورەیان قەسفە کرد زەرەرەکان مامناوەند وایە مامناوەندیان قەسفە کرد لەبەرەوە ئەگەر دیقەت بی پێش وەختە بانکێکی ئامانجەکان لە هەردوو لاوە ئامادە کرابوو کاتێک کە ئیعلانی شەڕەکرێ و شەڕەکە دەست پێکا و زەرەرەکەش بەو شێوەیە بێ لەو کاتە چ سوپای پاسداران چه ئەرتەش و چه هێزە ئاسمانی و زەمینیەکان دەستکراوە ئەبن لە سەربازیە فەرمان هەنێ جار پێش وەختە دەرەکرێ ئەڵێ ئەگەر ئەمە کرا ئێوە ئەمە بەرپەرچ بنەوە لەبەرەوە من پێم وایە هەردوو لە ئامادە بوون بۆ ئەوەی بەرپەرچ بدەن ڕاستە خۆیشان کردە سەر وڵاتانی ناوچەکەش ئایا پێ دوایە کە فەرمانێکی پێشوەختا بۆ لەمڕۆ ئێمە گەر دیقەتی سیستمی بەڕێوەبردننی سیاسیش و سەربازی ئێران بین ئێران سیستمێکی زۆر معقەدی تایە ینی بە تەنیا ناگەڕێنەوە بۆ ڕابەری گشتی چەند با بڵین چەند پلەیەک هەیە بۆ بڕاردان جا ئەمە کێشەی ئێرانە کە وەختی خۆی هەر لە دوای هاتنە سەر حکمی ئیمام خومینیەوە مارکبەر ئەمریکا و درود بەر ڕاهبەر ئەمە بوو بە کێشەیەک چونکە ئەوان عقایدیە دایمە خەڵکی عقایدی پێویستی بە دوژمنێک هەیە کە دژایەتی بۆ بکە بۆی عقیدەکەی پێ بەقوتکە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەمان ئەمریکایان کرد جوولەکە و ئەمریکایان کرد بە دوژمنی خۆیان
بەبێ ئەوەی کە ئەمانە بیر لەوە بکەنەوە کە تۆ ئەمریکا دوورە دەستی ناگاتێ پێیان وابوو هەر لە شیعارات تابێ کاتێ ئەمریکا گەیشتەوەی کەیتر مەساڵحی لە منتیقەکە بۆ دروست بوو دژایەتی مەساڵحێکرێ هێرشی هێنا ئەمانیش بیریان لەو نەکردبوو کە هێشتا نەگەیشتونەتەوە ئاستەی دەستیان بە ئەمریکا بگە ناچار تۆ کە دەستت نەگا بە دوژمنەکەت دەستت بگا بە دۆستەکانی و ئەو شوێنانشی کە ئەمریکا بنکەی لێدانەوە کەوتنە هێرشکردنە سەر بنکەکان بۆ گەیاندنی ئازارێک ئەوان بەدەر لەوەی کە گەیاندنی ئازار و زەرەر بە هێزەکانی ئەمریکا هێرشیان کردە سەر چەند وڵاتێکی دراوسێ ئەمە مەبەستیان لەوە بوو کە دەنگی دنیا بەرز بێتەوە و شەڕەکە گەورە بێ حتا داخستنی با بڵێن تەنگەی هورمز بۆ ئەوە بوو کە کێشەکە گەورە بێ و ئێران زوو لی دەرچێ یعنی سەرڕای کوشتنی ڕابەرەکەشیان سەرڕای کوشتنی وەکو ئەمریکاش دەڵێ 48 فەرماندەی باڵا هێشتا ئێران پەلەی ئەوەی بوو پەلە قاژەوە بوو جەنگەکە بوەستێ بەلێدان لە وڵاتانی ناوچەکە یاخر تۆ ئەگەر ڕایناوەستێنی ئەم باڵادەستی هێزەکانی ئەمریکا زیانی زەرەر لێە ئەوانیش ئێرانیش وەکو ئەمریکا خەڵکانێکی هەیە کە زانیاریان بۆیە زانیاری ئەمریکیەکان بۆ ئەم هێرشە بەرنمەیەکیان هەبوو پلانی AUBC لە AUBC ئەوان پیان وا بۆ ئەگەر قیادات لەو ماوەیە بشتوانرێ بە پێوە بێت قائیدی یەکەم کوژراچنە سەر دووەم کوژراچنە سەر سێهەم بەم شوێ لە قیادەی چوارەم وایان حساب کرده بوو کە گەنجانێک گەنە سەر حکوم کە ئەو کاتە ئەو گەنجە بیرکردنەوەی جیاوازە بێت لەم سێ قایدەی پێشخۆی بەرنمەکە وا بوو کە بتوانن خەڵکانێ بێنە پێشەوە بیر و ڕباوەڕی ریفۆرم خواز بێ زۆر محافظکار نەبێ زۆر توندڕەو نەبێ ئەوان خۆیان بۆ ئەوە ئامادە کرده بوو ئەمریکیەکان بەرنمەکەیان AUBC-یەکەیان ئەوە بوو ئێرانیەکانیش ئامادە بوون بۆ ئەوەی کە پێشوەختە ئەو قائیدانی کە ئەبن بە بەدیل شاردە بوویانەوە یان تۆ سێرکە هەموو ئەوانەی کە ئەچن ئەبن بە جێگرەوەی ئەوەی پێش خۆی هیچ مقابلەیەکی تەلەڤیزۆنی نییە هیچ دەرنەکەوتۆ لە میدیاکان ناوبانگێکی زۆر گەورەی نییە ئەمە دیارە لە ڕووی ئەمریەوە پێشوەختە کاری بۆ کراوە باشە چۆن لە پێکاتی سەربازی ئێرانی تێ بگەین سەربازی ئێران پێکاتێکی تۆزی ئاڵۆزە لەبەرەوەی لە ئێرانە جۆرەها هێز ئامادە کراوە مەسەلاً جگە لە سوپای پاسداران کە یەکێکە لە سوپا دەوڵەمەندەکانی کە یەکێ لە قەرارگەکان پێم وایە قەرارگەی هەمزەیە ئەگەری ئەمە خۆیان بەخێوەکەن ئەیتر ئایا بە چی خۆیان بەخێوەکەن چۆن لە ناوچەکە هێزیانەیە و سوپای قودس چیان بۆ پیاکاو ئەمە پڕچەکترین هێزیشن لە ئێرانە چونکە ئەمە دەسەڵاتە بەڵێ سوپای پازارە ئەماریان زۆرە ژمارەیان نزیکەی ئێستا ناتوانرێت تهدید ئەبە تقریبی نازانرێ بەڵام لە ئەرتەش زیاترن باڵادەسترن ناگەڕێنەوە بۆ وەزارەتی بەرگری ئێران ئەوان ئەرتەژێزی نیزامی سوپای وڵاتەکەیە کە ئەو سەربازانەی سەری سەربازیانیت لە تەجنیدەکانەوە تەجنید دەکرێن و ئەبن بە سەرباز جگە لە خۆبەخشەکان کە دا ئەمەزرێن لەوێ بەدەر لەوەی کە سوپای پاسداران ئەکرێ بە چەند بەشێکەوە سێ بەشی سەرەکی هەیە بەشی یەکەمیان ئەوە هیچ کە هەموو اختصاسەکانی بواری زەمینی و هەوایی و ئاویشی هەیە بەڵام بۆ خۆیان سێ بەشی سەرەکی سوپای قودس کە ئەو شەڕانە ئەگرێتە ئەستۆ کە لە دەرەوەی ئێران و لە دەرەوەی خاچی ئێرانەکرێ چونکە ئێران بەوە بەناوبانگە دایمە ئەوەیە قۆڵیەکی استراتیجی بۆ وڵاتی خۆی دروستکە شەڕەکان لە دەرەوەی ئێران بێ ئەو قۆڵای استراتیجی بەچی دروست کردووە بە سوپای قودس سوپای دووەم کە سوپای پاسدارانە ئەمە سنوورەکانی ئێران و دەسەڵاتی ڕابەری گشتی ئەپارێزێ بەدەر لەمە بۆ ناوخۆ پەسیجیان هەیە پەسیجیش کە ژمارەیەکی زۆریان هەیە ئەمانە دەوری چۆنەڵی پۆلیسی سڕی ناوشارە بینن ئەمانە دەستیان هەیە لە قەمعکردنی ئەوانەی کە دژی دەسەڵات و دژی ڕاهبەری گشتی و دژی ئێران بەرگی مەدەنیشان لەبەرە بەڵێ ئەمانە ڕاهێنراون لەسەرەوەی کە کاتێک مزاهرەیەکی فراوانە بێ ئەمانە تێکەڵ بە مزاهرەتیەکانە کرێن تیانە خۆیکا بە سەرکردە چکە و پشتی هەیە ناگیرێ لێی نادرێ کاتێ زانی ئەبێ بە سەرکردەیەک لە ناو مزاهرەکە ناو دەرەکە سوۆسیال میدیای بۆ خەنە خزمەتی احتیوای
مزاهرەکانی خۆپشاندانەکانەکە یا بە لا ڕێە ئەیبا ینی ئەوان لەو بوارەیە پەسیجیان بەکارهێناوە. باشە ئەم سوپایە وەکو تۆ وتێ لە نەک سوپاکە هەر نیزامەکە بە خۆی لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دروشمی مەرگ بۆ ئەمریکا و مەرگ بۆ ئیسرائیل و مەرگ بۆ شەیتانی گەورە و بۆ شەیتانی بچووک و ئەم سوپای باییەوە هەیە کام هەڕەشانە بکە. سوپاکە بەرابەر ئەمریکا مقارنە ناکرێت چکە ئەو بووجە زەبەلاحەی ئەمریکا هەیەی قەت بە ئێران دابین ناکرێت شەڕ خۆ دەزانی مەسرەفی هەیە شەڕ بە تایبەتی ئەم شەڕە شەڕی چەکی دەستی نییە ئەمە شەڕێکی تەکنەلۆجیە شەڕی تەکنەلۆجیا مەسرەفی زۆر قورسە. بەڵام ئەوەیە دابینکردنی چەک لەلایەن ئێران و ئەمریکا بە دوو شێوازی زۆر جیاوازە. ئەمریکا پێش وەختە بۆ ئەم شەڕە بوجێکی زەبەلاحی بۆ ئەم شەڕە ئامادە کردووە. ئێرانیش پێش وەختە لە ڕێی سوپای پاسدارانەوە ئەجینا ئەو چۆن نەتوانێت ئەم هەموو بنکە و بارەگایانە لە ژێر زەمینە دروستکە و بتوانێت پیتەندی یۆرانۆم بکا و ئەم هەموو ساڕوخە خۆیان لە وتەکانی خۆیانە ئەمریکیەکان لە پاش شەڕی 12 ڕۆژە ئەڵێ هێزە با بڵین ئەو کارگانەی کە چەک بۆ ئێران دروستەکەن ئێران خۆی چی خۆی دروستەکە. ئەوە باسی تێچووی جەنگەکەت کرد ڕاستە خۆ بچینە سەر ئێران کەس تیکر.com ئەو سایتە ئەو کارانە مەگەر پیشانی بن ئەوە چرکە بە چرکە پێمانەڵێ چرکە بە چرکە بە کام کامێرێ کامێرەی 4 ئەوەتە 10 ملیار و 269 میلیۆن دلاری تێچوە تا ئێستا چرکە ساتێکی قساکەین ئەو چرکە بە چرکە خولەک بە خولەک پێمانەڵێ کە جەنگەکە چەنی تێچێ تا ئێستا 10 میلیارد دلار کەوتووە لەسەر ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی کە بڕیاری جەنگەکەیان داوە. ئەو ناو بەناو لە ناو بەرنامەکەەوە وەریەگرین بابزایی مەبلەغەکە دەچێتە چەند کاک بمەوە وتمان بەراورد ناکرێن ئەم دۆ سوپایە بە یەکتر. ئەمریکا بودجەیەکی زەبەلاحی بۆ سەرف کردووە ئیسرائیل پارەی باشی بۆ داناوە ئامادەکاری پێشوەختیان کردووە. پرسیارێک لای من دروست بوو بەڕاستی وتێت جەنگ ئێستا گۆڕاوە ئێمە حەزەکەم لە ڕووی سەربازی هەڵسەنگاندن بۆ شتێک بکەین بۆ نمونە مەحسەن ڕەزایی لە شەڕی ئێران عێراقا لەو کاتەوە بەشدارە لە شەڕ ئێران عێراق 8 ساڵ شەڕی کرد هەر نەکوژە ماوەتەوە ئێستاش هەر لێدوان دەدا بەڵام ئەو کاتە 2 میلیۆن کەس کوژرا هاوڵاتی کوژرا سڤیل زۆر کوژرا بەڵام ئێستا شێوازی جەنگ گۆڕاوە یعنی تۆ دەبینی ئێستا سەرباز زۆر کەمتر دەکوژێ فەرماندەکان دەکوژێن لووتکەکە دەکوژێ وەکو لە شەترەنجا ینی پاشاکە ماتەکرێ لە ڕووی سەربازی خوێندنەوە بۆمە بکەین چیمان پێڵە. ئەگەر ئەمە دیارە ئەمریکا خۆی بەرنمەیەکی هەیە کە دەسەڵات بگرێتە دەست بە شێوەیەکی دوور نەک لەسەر زەوی بتوانێت خەڵکانێک بێنێتە پێشێ بۆ قیادەکردنی ئەو خەڵکەی کە لە ئێرانە باڵادەستە و ئیمزایەخوا کە ئەتوانێت بڕیار دەربێ. کوشتنی ئەو قیادانە تەنها بۆ ئەوەیە خەڵکانێک بێنێتە پێشێ کە بتوانرێت لەگەڵ بەرنمەی ئەمریکی دۆست بێ. ئەجینا کە تۆ سوپایەک قیادەی بکوژی و تووشی فەوزا و سەر لێ شێوانە بێ کە لە با بڵین بەرەیەکی جەنگا بێ لە بەرەی جەنگا تۆ کە فەرماندەکە ئەکوژی ئەوانەی خوار فەرماندەکە نازانن چێ بکەن بە فەرماندە دوای ئەگەریەکی کیش لە خۆیان بکەن بە فەرماندە ڕەنگە هەنێکیان ئیلتیزامی پێوەنەکە دسپلین لە تێگەچێت کە دسپلین نەما لە وەحدەیەک لەسەر زەوی ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەوانەی یەک کەس ڕوو لە ڕاکردن کا و پشت کاتە هاوڕێکانی وردە وردە زیاکەن و ئەو بەرەیە لە دەزەدرێ. بەڵام بۆ ئەم جۆرە جەنگانە کە تۆ لە دوورەوە بە ساروخ ئەیکەیت پێم وایە تەسیرەکەی تەنها تەسیرێکی سیاسیە بێ. یعنی سە من دانیشتم ساروخێکە تەقێنم وەزیری دیفاع کوژرێ دوای سعاتێ وەزیری دیفاع دانەوە ڕابەرە کوژرێ دوای هەفتەیەک دایانێنەوە یعنی بۆ وەزیرێک ئەگەر دانرێ فەرماندەیەک دانرێت چ زەرێک لەو کەسە ئەیە کە درۆنەکە بەڕێوە بە ینی لە بە بڕوای تۆ بە خوێندنەوەی تۆ ئەم جەنگا ئەگەر نەبێ بە جەنگێکی ناوخۆی ئەگەر هێزدا نەبەزێ یان ئەگەر لە نێوخۆوە جوڵەیەک نەکرێ
هیچ لە دۆخەکە ناگۆڕێ وەکو گۆڕینی نیزامی ئێرانی. چەند پێشهاتێک یا چەند احتیمالێک هەیە. یەکەمیانە یا ئەوەیە بێ ئێران و ئەمریکا و ئیسرائیل لەم ماوەی کە دایانناوە هەموو ئامانجەکانیان بێن نەدی و سەرکەوتوی شەڕەکە بن چونکە ئەگەر ئەمریکا هەموو ئامانجەکانی لە ساسە نەپێکە تا ئێوارە بڵێ من براوی شەڕەکەم لە ڕووی سەربازیەوە بە دۆڕا حسێ بکرێ. ئێران بۆ ئەوەی تۆ بتانی دەستی بەسەرا بگری پێویستی دیا بە کودەتایەکی سەربازی هەیە یا فەوزایەکی لە ناو هێزەکانی ناو خۆی سەر شەقامی ئێران دروستکەیت یان ئەوە تا بتانی بە هێزێکی پیادە زەمینی هێرشکەی هەر ئەوەنە تۆ شوێنێکت گرت کە گرتت خەڵکەکە پڕە خەڵکی ئێرانی بێزارە کاتێک کە تۆ ئەچیت شارێگەگری آياتك على إذا جاء النصر الله والفتح لرأيت الناس يدخلون دين الله أفواجا ئەمە هەرەوەنگە تۆ سەرکەوتنێکە بەدەزێنا خەڵکەکە خۆی ڕایە ماڵێ بەڵام خەڵکی ئێران لەبەرەوەی تەجروبەیەکی زۆر سەختیان هەیە لەگەڵ دەسەڵاتی خۆیان مەسەلەن ئەمە پێش چەند مانگێ لەمەوە پێش ئەو خۆپشاندانە زۆرەی لەسەر شەقام ڕوویە ئێران زۆر بە توندی بەرپەرچیانەوە و ژمارەی کوژرا و بەندکراوەکان ئەوەنگە زۆرە پیا ناتوانێت لە ئەعلامە هەر باسیشیکە سەر و 20,000 کەس ینی ئەمە بە هاوڵاتی ئێرانیاڵێ بجوڵیتەوە ئەوە مەسیرتە بێ ئەمە دەرسی چیاوە بە هاوڵاتی لەسەر شەقام حتاک و بەڕاستی و دروستی و بە قەناعەتەوە سیقەی نەماوە بە ئەمریکیەکان تا سیقەی پەیانەکان نەبینێ دەسەڵات لە ڕووخانە هیچ جوڵەیەک ناکات. ئەم هێزەی سوپای پاسداران لە شوێ خۆ هەمویان موشک ناهاوێژن خۆمیان درۆن تێناگرن ئەم هێزەیەسە لە کوێ؟ ئەمانە قەرارگایان هەیە چەند قەرارگایەکیان هەیە چەند پایەگایەکیان هەیە تەوزیعەن بەسەر هەموو ئەو شوێنە گرنگانەی کە لە ئێران ئەوان بە خاڵێکی استراتیجی ئەزانن. ئەجا دەوێرن لە قەرارگایە قەرار بگرن لەبەر دیارە شێڵتەریان هەیە دیارە شوێنی شارداوایان هەیە تا ئێستش ئەو شوێنانە گەردی قەت بی مەسەلەن زۆر بە خستی با بڵین لە بانکی ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیلە ئەوانە شوێنی سانەوین هێشتا شوێنی گرنگتر هەیە حتا ئێستا کێشەی بینی ئیسرائیلەکان و ئەمریکیەکان حل نەبووە چونکە ئیسرائیلەکان زۆر بە توندی ئەیانەیە هەنێ شت کە کێشە بۆ ئیسرائیل دروستەکە لە نایبەرن ئەمریکیاش دایمە دیارە بەرنمەیەکی خۆی هەیە بەرژەوەندی خۆی هەیە مەسائلی نەوت لێگاتەوە ئەیە یۆرانیۆمەکە بە ساغی دەستیکەوێ لەبەرەوە ناوێ ئەو شوێنانی کە زۆر زۆر استراتیجیە بۆ ئەمریکا لەناو ببرێ ئەیە بە ساغی دەستیکەوێ بەڵام ئێستا لەم دوو ڕۆژەی دوایە ئەگەر دیقەت بین لە هەردوو لاوە هێرشە موشەکیەکان کەم بۆتەوە وەکو یەکەم ڕۆژ و ئەمڕۆ دەهەم ڕۆژە پێم وایە وەکو حوتەم ڕۆژ و هەشتەم ڕۆژی ژنیە هێرشەکان کەم بۆتەوە هەردوو لە ئامادەن بۆ مفاوەزات باشە هەردوو لاش باس لەوەکەن ئەم شەوەی کە بینیمان ئەم شەوەی کە بینیمان ینی باز دەکرا لە تارانەوە لە کەرەج هەموو جۆرە چەکانی کە بەکار دەهات وەکو خەلیەکی سەربازی ئاماژیان پێکرد بوو دەڵێ ئەو با بڵێن ڕەنگە شینە کە ئەو چەکانی بەکاردێت دوو کەڵێکی شین یا ڕووناکێکی شین بڵاوەکاتەوە شتێکی جیاوازە سووتێنەرە تاسیرەکاتە سەر کارەبایی ئەو ناوچەیە حەزەکەم تۆکو شارەزایکی سەربازی لەبارەی و وێنانی کە دوێنێ شەو بینیمان لە ئاسمانی تاران لە ناوچەی کەرەز لان نێشن کە بردومان دەکرا یعنی هەم گڕەکەی زیاتر بوو هەم دووکەڵەکەی و هەم گڕەکەی شین بوو تا ڕاتێک. سوپای ئەمریکا دایمە چەک لە کوێ بۆ دابی نەکرێت لەو کۆمپانیا بەناوبانگانەی کە لە ئەمریکا کار دەکەن کۆنتراکتیان لەگەڵەکە لە ڕێی کۆنتراکتەکانەوە هەڵستەیە بە هەڵسەنگانی ئەم چەکە بۆ چی باشە پێویستی پێتیانەتی ئەجا دەزەکا بە عقدکردن لەگەڵیان و کڕینی ئەم چەکە لەسەر زەمین لای خۆیان تاقیکرێتەوە بەڵام ئەمریکا ئەیەکە کڕی کارایی ئەم چەکە لە ئەرزی واقع جێبەجێ بکە ئەم جارایەکێ لەو چەکانی کە تاقی کراوەتەوە تازەیە یەکەم جارە لەم شەڕی ئەم دەڕۆژەی ئەم جارە ئەمریکا بەکارێنەوە ساروخێکە کە پێڵێن PRSM ئەم چەکە زۆر
چی هیچ ئەوە مەسەلەن چی کوشندەیە بەهێزە سووتێنەرە خۆی کۆمەڵی سیستمی تازەی تایە کە ئەتوانێت خۆی تەشویش بخاتە سەر ڕادارات دژە ئاسمانیەکان و شوێنی خۆی ونەکە لە ڕاداراتە ئەمە سیستمێکی تازەیە تایەتی بەدەر لەوە تێچووی کەمە ئاسان جوڵی پێکرێ مەدای زۆرە بە ئاسانیش با بڵین زۆر تێکشتێنەر و ڕوخێنەرە ئەم وشەکەیکم جارە بەکارێ بەڵێ مەداکەشی زۆرە 450 کیلۆمەتر ئەڕات 450 کیلۆمەتر کە ئەڕات ئەو مەسافەیە بۆ ئەمریکا هەم لە پاپۆڕەکانیەوە هەم لە دەریای ناوەڕاستەوە هەم لە تەلەڤیڤەوە هەم لە بنکەکانی کە لە سعودی و قەتەر و ئەوانەیە ئەتوانێت زۆر زیرەکیشە یعنی ئەتوانێت هەدەفی خۆی هەڵبژێرێ و بە دەقیقی لێ چکە بە جیپسی جیهانیەوە ڕەبتە خۆشی تەشویشە خاتە سەر ڕاداراتانەی کە بۆی ئەچێن ینی بەرەنگاربوونەوەی لەسەر ئەرزی ئێران تۆزێ قورسە ئەمە یەکەم جاروە ئەمریکا کە بەکاری هێناوە جا ئەمە بەدەرلەوە لە دوو مەنەسەی زۆر ئاسان ئەبەسترێ ئەتوانرێ لە ماوەی 4 دقیقە ستافێک ساروخەکان 6 دانە بەستێتەوە ئەو 6 ئامادە بێ بۆ تەقان و مۆبیلیش یعنی ئەتوانرێ بە ئاسانی بجوڵێنرێت چکە لەسەر ئۆتۆمبیلە کەواتە ئەو موشەکانی دوێنێ بینیمان موشکی تازن ئەمریکاوێت تاخیان کاتەوە بەڵێ وە لە واقعدا بیبینێ کە کڕیوێتی بزانە چ کاریگەریەکێ بێ هەندێک دەڵێن دۆناڵد ترامپ هەندێک لە دوانی داوە دەڵێ نەمەویست بگا بە جەنگی جیهانی سێم نەمەویست بگا با کێشەیەکی زۆر لەوە گەورەتر بۆیە بەشداری جەنگەکەم کرد هەندێک دەڵێن ئەمە هۆشداریە لەوەی ئیسرائیل بەنیاز بە بۆمبی ئەتۆمی بەکاربێنێ من پێم وان نییە بەکارهێنانی بۆمب و بوونی بۆمب خۆی لە سیاسەتی عسکەرە بوونی بۆمبی ئەتۆمی بۆ بەکارهێنان نییە بۆ ترساندنە بۆ ئەوەیە عادەتەن هەر لە غەریزەی هەموو مرۆڤێکە لە کۆنەوە تا ئێستا وا بووە شەڕکەر ئەیە خۆی گەورەتر پیشاندا حتا لە بوونەوەرانی تریشا هەیە لە ئاژەڵا هەیە لە باڵندا هەیە خۆی هەڵەسێتە سەر پێ خۆی جیڤکاتەوە بوونی تا ئێستا لە یەکەم بۆمبی ئەتۆمی تەنها ئەمریکا بەکارێناوە ئەوەی تری تەنها بۆ پەنجە ڕاوەشان و ترساندنی بەرامبەرەکە بووە ئێران حەزی کردو بچێتە یانی ئەتۆمیەکانەوە ئەویش بەشدار بێ لەوە چونکە بەڵام ئەگەر ئیسرائیل بەتەمایە ئەمە بەکاربێنێ بۆ چی رووسیا 4-5 ساڵە شەڕەکە ئەوە 4 ساڵە لەگەڵ ئۆکرانیا شەڕەکە و ئەتۆمیشی هەیە و جیرۆدەش بوو و بەکاریشی ناهێنێ بەکارهێنانی ئەتۆم شتێک نییەوە بە ئاسانی بێ باشە کاگلۆ بەمە هەندێک دەڵێن ئێران ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی بەشیەوەکە چەند بۆمبی ئەتۆمی نا بەڵام جۆرە بۆمبێک دروست بکە کایتەقێنیتەوە کاریگەرەکەی لە بۆمبی ئەتۆمی کەمترە بەڵام دەتوانێت ژینگەی ئەو ناوچێ بسووتێنێ کوشت و کاڵ لەو ناوچێدا نێڵێ خاکی ئەو ناوچێ وێران دەکا مێنی بۆم بەڵێ ئەوە ڕاستە بەڵام خۆ تۆ ئەتوانی بەبێ ئەتۆمیش قومبەری هایدرۆجینی هەیە مەسەلەن ئێران دەتوانێت بکە بەڵێ تۆ کاتێک کە دەرەجەی تەقانەوەی بۆمبێکی ئەتۆمی بهێنە بە C4 یا بە TNT هەمان معادلی بەرێ ئۆکسسیجین لە منتیقەکانیاڵێ هەمووی ئەسووتێنێ کە سووتانی هەمان هێزی هەیە خۆ ئەمریکا لەو بۆمبەی هەبوو کاتی خۆی نردی بە نای بە ئەفغانستانەوە بەو شوێنانی کە لە شاخ بە تاری B52 لە زەنجیرە چیاکانی تۆرابۆرا بەکارێن بەڵێ ئەمەngە بە هێزە ئەم بۆمبە بە پەڕەشوت هەڵێ نەخوارێ بۆی ئەو تارێ بتوانێت دوورکەوێتەوە لە شوێنەکە شەپۆل بە زەوی ئەیە حتا ژێر زەوی هەڵەتەچێنێ ینی ئەمە ئەگەر تۆ بتێ ئەمەیان دروستەکەم ئەوە ئەمە باشە ئێران دەڵی یۆرانیۆمە پیتێنراوەکەی بەشیەوە هەیە بەڵێ ئەڵەن 460 غرامی هەیە کە تا دوای دەگا بۆ من پێم وایە ئەوە مبەڕیرێ بوو ئەمریکا دروستی کرد بۆی هێرشەکە بکاتە سەر ئێران چونکە ئیسرائیل زۆر تەشی دێکردەوە هەڵەیەکی ئیعلامی ئێرانیش هەبوو کە وەکو پروپاگەندەیەک بۆ
خۆیان ئەیان کرد ئێمە کارگەکانمان لە ماوەی مانگێکە 100 ساروخ دروستەکە لە هەمان کاتایان و 460 گرامی یۆرانیۆممان هەیە کە لە ماوەی 10 ڕۆژ داتوانین بیکەین لە 160 بیگەینی لە 190 کە بۆ 11 کڵاوی ئەتۆمی بەکارێ ئەمە موبەڕیری چیا بە ترامپ سەرۆکی ئەمریکا چکە لە ئەمریکا سیستمێکی دەستوری هەیە بە ئاسانی ناتوانانی هێز بخەیتە شەڕەوە ئەگەر دیقەت بێ لە سەرەتای شەڕەکە کۆمەڵێک مستەڵەحی هین بەکارهێنرا عسکەری ئەڵێ ئەمە شەڕ نییە ئۆپراسسیۆنێکی کاتی موقەتە ئێستا ژەرە لە ئۆپراسسیۆنە بەڵێ لەبەرەوەی شەڕلینەڤیدە و پێویستی بە تەبێژەکەی ئەمریکا کسە شۆخ و شەنگەکە ڕەنگە بینەران بۆ بیناستەوە دوێنێ هەمان دەسەواژەی بۆ بەکارێناوەتی ئۆپراسسیۆنەکە بەردەوامە ئەم ئۆپراسسیۆنیان بۆ ناونا لەبەرەوەی ئەمریکا پێویستی بە ڕاوێژی مەجلیسی شیوخ و کۆنگرس هەیە بۆ موافقەتکردن بۆ هێزجوڵان و چوونە ناو شەڕەوە پاشان لە دەستوری ئەمریکیا شتێکی تر هەیە سەرۆک بۆ هەیە ڤیتۆ بەکارێنێ و بەبێ گەڕانەوە بۆ ئەم چێتە شەڕەوە بۆ ماوەی 60 ڕۆژ و درێژکردنەوەی 30 ڕۆژ یعنی 90 ڕۆژ لە دوو حاڵەتە ئەگەر سەرۆکی ئەمریکا لە خەتەرا بێ ئەگەر دیقەت بێ لەو کاتە ترامبوتی هەوڵی کوشتنی خۆمیان ناوە خاڵی دووەمەوەیە ئەگەر ئەمریکا هاوڵاتیانی ئەمریکا لە خەتەرا وڵاتیشیانێناوە کە هەوڵی کوشتنەکە یاوەڵە بەڵێ من ئێران هانیداوم کە بەڵێ خاڵی دووەمیشەوەیە کاڵێ ئێمە 460 گراممان هەیە پیتێنرا و لە 160 بە 10 ڕۆژ ئامادەیە بۆی بکەین بە 11 کڵاوی ئەتۆمی باشە ئەوە 10 ڕۆژە کوا کڵاو ئەتۆمێک پاشانەوە کڵاو ئەتۆمەکەی بوو خۆ ناگاتە ئەمریکا ئێران خۆی ئیدعایەکی کرد وتی من ساروخێکمەیە بەم زوانە ئەگاتە ئەمریکا ئەمریکا نزیکەی 110,000 کیلۆمەتر 130 یا 110,000 لێم تێک نەچێ دوورە لە ئێرانەوە ئەو فەتاح دۆکەی کە زۆر بەقۆت بوو کەیسە کردوانە بە فەتاح 400 ئەوە 400 کیلۆمتر ڕ ئەو پەڕێگاتە ئیتالیا و ئەوروپا هێشتا ناگاتە ئەمریکا ئەم ئیدعایانە بۆ ئەوە بوو ئەمریکا بترسێ و لە مێزی مفاوەزات هەنگاوێ بچنە پێشەوە بەڵام بوو بە هۆکارەوەی کە ترامپ موبەڕیرێکی دەستکەوێ بێتە ناو شەڕ ئەگەر بتوانن ئەم بۆمبانە دروستکە نەگەر بۆمبی ئەتۆمیش نەبێ بێگومان بەڵام ئەو بۆمبە بچووکانی ترکە بەڵام یۆرانەمە پیتەنراوەکەی دەتوانێەوە بکە ئەگەر سوپای پازاران لە کۆداییدا تینی بۆ بێ ئەمە بەکاردێنێ یان هێشتا ناوێرێ مجازەفی وا بکە بەرامبەر کوێ بەکاری هێن بەرامبەر بۆ نمونە بیگەێنێتە تەلەبی بڕوا ناکەم هەڕەشیان لە دیمۆنای وێزگای ئەتۆمی دیمۆنای ئیسرائیل کردووە ئەوان نەشاردۆتەوە ئەگەر ئەمان زیاتر زەختەکان لەوە بکەن کە لەوە ناچێ بەرەوە ئەوە بچێت کە سیستمەکە لە ناوبەرن ئەگەر دیقەت بێ 2 ڕۆژە هەوڵی مفاوەزا دەدرێت باشە 2 ڕۆژە هەردوو لە قەسفەکانیان کەم کردوێتەوە بۆ ئەوژە چێ لە کۆتاییە بەیان نامەیە هەردوو لا دەرکەن هەردوو لاڵێ ئێمە سەرکەوتن مامە دەزێنەوە دو پرسیارەکانی خۆمەکەم لە ڕووی جوگرافیەوە جوگرافیای سەربازیەوە بۆ ئێران دابەزاندنی هێز بۆ ئێران سەرکەوتوو دەبێ ترامپ باسی لە شتی چیوا کردووە جوگرافیای ئێران چیمان پێ دەڵێ کە ئەڵێن هێز دابەزانن دوو جۆر هەیە هێزێکی تایبەت دڵتا دوو بێ هێزێ بێ لەو جۆرانی کە ئەمریکا هەیەی دابەزێک جوڵەیەکی سەربازی دیاریکرا و بک و گەڕێتەوە لەگەڵ ئیسرائیلەکانیش هەیەە ئەو ئیشە بکەن احتیمالێکی گەورە هەیە ئەوە سەرەگرێ بەڵام تۆ پتێ هێزی پیادەی ئەمریکی دابەزێنیتە ناو ئێران ئەمە زیانێکی زۆر بە ئەمریکیەکانە گەیەنێ چکە یەکەم ترامپ خۆی توێتی وەکو پەیمانێک پەیمانیاوە بە گەلی ئەمریکی کەشتێکی واناکە پێم وایە ڕێشی نایەن ئەوە بکە ئەگەر کردیشی هەموو هێزێک کە دابەزێتە سەر زەوی پێویستی بە جێپەیەک هەیە پێڵێن مەوزەعی قەدەم جێپەیەک هەیە سرەوتی تیا بگرێ حتا هێزەکانی کاگەنە ئەوێ لە ئێرانە کوێ هەیە کە بتوانرێ ئەمریکیەکان جێپێ دانێن و سلەوتی تیا بگرن تاسێکوێ ئەگەر هەش بێ زیانەکە گەورە بێ چکە لە عسکەریە لە جوڵەی سەربازیە مستحیل نییە هیچ مستحیلێک لە جوڵەی سەربازیانە بەڵام تۆ بە چ زەرەر و زیانیەک ئەم شوێنە ئەگری مەقایز بەوەیە لەوێ تۆ چەند مەسەلەن لە گرتنی ڕێبایەکە چەند کەزەی بەکوشت ئایا پێویست دەکا ئەو خەم خەڵکەبەی بەکوشت کاک بمەوە دوا پرسیارم دەڵێن نێزی سوپای پازدارن بە تایبەت گەشتۆ بە دۆخێکەیتر لە قۆناغی
تۆڵەکردنەوەدا ینی مان و نەمانی بەسراوە بە نیزامەکەەوە نیزامەکە نەمێنێ ئەمی چارەنووسی دیار نییە بەرەوە هەموو هەوڵی بۆ ئەوەی کە نیزامەکە بمێنێتەوە. من ئەو قسەم کرد لە زۆر شوێن ڕخنیان لێگرت بووم ئەڵێن سوپای پاسداران و وەر خەڵکی ئێران هەمووی زۆر ناڕازیە و خەریکە لە برسا ئەمرن و ئەمانە بەڵام تۆ ئەبێ لە نزیکەوە زانیاری لەسەر ئەم خەڵکە کۆکەیتەوە. سوپای پاسداران کە من ئەڵێم بوون بە هێزێکی ئینتیقامی ئینتیقام کەلیمە ئینتیقام شمشێرێکی دوولابڕە هەردوو سەری تیژە ئینتیقام هەم لە لای گەلەوە هەم لە لای خۆیەوە لە لای سوپای پاسدارانەوە ئەمانە عزیێتی خەڵکیان زۆرەوە سەرانەیان زۆر لە خەڵک سەنەوە خەڵکیان زۆر بەگرداوە ئەمانە حەقیان لەلایە تۆ کاتێک کە جوڵێکی سەربازی لە وڵاتەکە بێ و گەل هەستێ و شتێ دروست بێ وەکو با بڵێن خۆ پیشاندانی شتێک ئەمانە حەقیان لێکرێتەوە کابرا خۆی ئەزانێت چی کردووە بۆیە مقاومەکە ئەجینا با بڵێن سوپای ئەمریکی و ترامپ عفواتێکی دەرکردووە لە چەکەکانتاندانێن شەڕ مەکەن ئێوە عفون ئێمە عفوە لای ترامپەوە عفوە ئەی لای گەل عفوی ناکە لەبەرەوە ئەبێ مقاومە بکات چکە مەسیری ڕێک ڕەبتە بە مەسیر و مانەوەی سوپای پاسداران و دەسەڵاتدارانی واتە ئەوان نەمێنن ئەمانیش نامێنن لەبەرەوە شەڕی کۆتایی خۆیانەکەن بەڵێ و ئەگەر دیقەت بێ ئەو میلیشیانی عێراقی شەمان شتن خۆ ئێمە چه زیانێکمان بەوانگەیانەوە ئەوان سێری سوۆسیال میدیاکە تەهدیدی کورد دەکەن بە هەموو زمانێک یعنی لە ژیانیشیا کورد نەبوو بە زەرەر و زیان بۆ ئەوان تەنها ئەوەیە ئەیانەوێ سەر و خۆیان لێیان ڕازی بێ بەشکم لە جوڵەیەکی ئەم جارە سپاسنامەیە وەرگێ ئەجینا چ زیانێک بە حەشدی شعبی گەێنراوە لەلایەن کوردەوە. سپاس دەکەم زۆر بەڕێز کاگلیوا بە موعمەر شارەزای سەربازی سپاس بۆ شیکردنەوەکانت بۆ خوێندنەوە سەربازیەکانت وایەوەی کە جەنگەکە بووە سێگەر نەژوەستاوە پێکەوە بەرنامەی تر بکەین لە سەرم بابەتە بە خێراتی سەرچاو زۆر بەخێر بێت. خۆشەویستان بەردەوامە بین ئەندێک هەواڵی تازە هەن لە سۆران کەم پیاوارەکانی پێماوی کەمپی خەلیفان لەوێ بردومان کراوە هێرشەکە درۆنیە یان موشەکە دواتر پێتان دەڵێمەوە ئەم کەم پیاوارەکانی ڕۆژهەڵاتە لەوێ بردومان کراوە لە ناوچەی خەلیفان کەمێکتر پێیان نێرمان بەڕێگەوەی بۆ ئەوێ ئامادا بێ وەریەگرین بۆی بابزین زەرورزیانەکان چییە؟ هەندێک هەواڵی دیکە هەن کە دەنگی تەقینەوە دێ لە دیالە ئێستا دەنگی تەقینەوە بیستراوە هەواڵی دیکە چی هەیە لە بە خێرایی لە حەزب اللهی لوبنانی ببورن هەڵامەت ماوە جارجار لوتمان نەیگرێت لە کاتی قسەیە حەزب اللهی لوبنانی بردومان کراوەتەوە ئێستا بنکێکی سەربازی ئەڵمانیا بردومان کراوە لە ئوردن شەوی ڕابردوو ئەمە هەواڵێکی تازێت ئەمە یەکەم جارە ئەڵمانیا بردومان دەکرێت بنکێکی سەربازی ئەڵمانیا لە قاعدەیەکی بەڵێنە ئوردن بردومان کراوە ئەو یەکەم جار ئەڵمانیەکان بردومان دەکرێن. بلومبێرگ دەڵێ سعودیە و عێراق و ئیمارات و کوێت ئاسی بەرەمێنانی نەوت کەم بۆتەوە ئاسی بەرەمێنانی نەوتیان کەم بۆتەوە بە ڕێژەی 1/3 یان ئەگەر پێشتر 3 بەش لەوەی جاران ئێستا 1 بەش لەوەی جاران دەتوانن بەرەم بێنن کە دەگاتە 6.7 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بە هەمویان. دەسمە لای پەیامنێرمان لە سۆران لە کەم پیاوارەکان لە خەلیفان وەردەگرین بردومان کراوە. ئیسماعیل سڵاو زانیاری چیت لای پێمان بڵێ؟
بەرامکۆ لە شەوی ڕابردووەوە هێرشی درۆنی بۆ سنووری ئیدارەی سۆران بە بەراو لەگەڵ چەند ڕۆژی ڕابردوو زیاتر بووە هەر لە شەوی ڕابردووە تا ئێستامە قسەی تێدا دەکەم بە 9 درۆن هێرش کراوەتە سەر سنووری ئیدارەی سۆران ئەگەر هاوکارم ئەو وێنەمان بداتی ئەوەی ئێستا لە بەردەمان بڵێن ئەو دیارە ئەو شاخە ئەوە کۆڕەکی گەشتیاریە کە لە شەوی ڕابردووە تا ئێستا بە 4 درۆن واتە 4 جار درۆنی ئاراستە کراوە و هێرشۆ درۆنی کراوەتە سەرێ هەر بە دیوی کۆڕەکەوە لەو دیو کە ناحیق بڵێن قەزای خەلیفانە لە سنووری قەزای خەلیفانیش کەم پێکێک کە کەمپی ئاوارەکانی ڕۆژهەڵاتە دوای ئەوەی لە بڵێن لە 2 ساڵی ڕابردوو بەپێی ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان کوردستان و کۆماری ئیسلامی ئێران و لەو ناوەندەشدا حیزبەکانی ڕۆژهایە بڵێن حیزب ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵات کە لە ناوچە سنووریەکان بوونیان هەبوو لە ناوچە سنووریەکان بڵێن لابراون و لە یەکێک لە کەمپەکان لە سنووری قەزای بڵێن لەو شوێنێک کە ئێستا بە ئەمڕۆ کە هێرشی درۆنی کراوەتە سەر لە قەزای خەلیفان جێگیر کران و لەوێ ماونەتەوە بەڵام لە ڕابردووشدا چەندین جار هێرشی درۆنی کراوە بەڵام هیچیان بەو نزیکیەنەوە یاخود بەو ئاراستەیە نەبووە کە درۆنی ئاراستە بکرێ و لە نزیکەوە هەرچەندە بێ ئەو زانیارانە ئێمە وەرمانگرتەوە هیچ زەرێکی گیانی نەبووە بەڵکو هەر لە نزیک کەوتەوە بەڵام زەرری گیانی نەبووە ئەوەی کە گرنگە لێرە باسی کە بە بەردەوام ئەو هێرشە درۆنیانەی کە دەکرێنە سۆران و بە دیاریکراویش چیای کۆڕەکی گەشتیاریە کە زۆرترین جار درۆنی ئاراستە دەکرێت هەر شەوی ڕابردووش بە 2 جار درۆن بڵێن ئاراستەی بڵێن فڕۆکەخانی نێو بڵێن سەربازی هەریر کرا کە ئەمیش بە پێی زانیێرەکان هەر هیچ زیانێکی نەبوو بەرەبیانی ئەم ڕۆژ جارێکی تر فڕۆکەخانی هەریر جارش کە هێرشی درۆنی کراوە سەرێ ئەو سەرچیایە مە چەند جارێک بکرێت ئامان چی تایە چی لەوێ هەیە هیچ بنکەیەکی ئیسرائیلی ئەمریکی خۆ دەزانی لەوێ نییە بۆ دەکرێت ئامانچ هەتا ئەو کاتێ مە قسەی دەرەکەین زانیاری ئەوە هەبووە کە تەنیا شوێنێکی گەشتیاریە هیچ کەسێکیش لە هێزە ئەو هێزانی کە تۆ باسیەکەی لەو ناوچەیە بوونی نەبووە تەنانەت بڵێن هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش کە لە ڕابردوودا لە شوێنەکانی سنووری ئیدارەی سۆران و ناوچە سنووریەکان هەبوون ئێستا لەوێش ئەوانە بوونیان نەما ئەو شوێنی کە کراوە تەنیا بە یەک شتێک ئاراستە ئەکرێ هەمان ئەو شوێنی کە ئێستا لێ باسی دەکەم تەنیا باستەوە ئەکەن هێزە ئەمنیەکان ئەڵێن زۆرترین ئەو درۆنانە کە ئاراستی کۆڕەکی گەشتیاری ئەکرێت چونکە لە پشت شاخەکە بزەبت لە پشت کۆڕک ئەو کەمپەی ئاوارەکان هەیە کە زۆرترینیان بە مەبەستی ئاراستەکردنی کەمپەکە بووە هەمویان بە بڵێن بە وە چایە یان وە شوێنە گەشتیارە کردوون بەڵام ئەگەر تەماشای یان شوێنی بردوما شوێنی ئاراستی بڵێن ئەو درۆنانە بکەی تەنها ئاراستی یەک شوێن ئەکرێواتە ئەو بەرزایی کە نازانم لە سوورەکان بە جوانی و بەدەر دەکەوێت یاننا کەمێک دیارە کەمێک دیارە گەر هاوکار وێنەگرەکە کەمێک زوومی بکە کەمێک زووم کە ئەوانەی کە هەیە بەشێکی زۆریان هەیە ئەو شوێنانی کە بەهۆی بردومانەوە بڵێن باشێتە سەر ئەو ناوچانە زۆرترین ها ئەو چیای کۆڕەکی ئەگەر نازانم ێستا باشتر دیارە باشتر دیارە دەستخۆش ئەو شوێ ئیسماعیل هیچ سیستەمێکی ڕاداری لەوێ هەیە هەندێک بڕووبیان و دەهێننەوە سپای پاسداران گوایە و تویانە گوایە لەوێەوە وەکو بنکەیەکی ڕاداری یان بنکەیە کە چاودێریان بکرێ شتیوا هەیە لەوێ هاوڵاتیان ئێوێ قەت شتیوان بەرچاو کەوتووە سیستەمی ڕاداری هەبێ هاتوچۆی گوماناوی هەبێ بۆ جێگانە ڕامکۆ ئەوەی ڕاستی بێ من بێم باشی ئەو باسی ئەو شوێنە بکەم تەنها ئەو کەسانە سەردانی ئەو شوێنەکەن کە گەشتیارن زیاتر بە دیاریکراوی ئەو شوێنانە بڵێم کە بەو پێی بەفرێکی زۆری لە تێدا ئەمینێتەوە تا دەکەین هەموو ئەوچایە ئیسماعیل سپاس زانیارەکانت گەیشت دەنگت دیارە کەمێک گرفتی تێکەوتووە خۆشەویستان دوای چاوەڕوانێکی زۆر هەر لە یەکەم ڕۆژەوە کە دەنگۆی کوژرانی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران خامنەیی هەبوو قسە لەسەر دانانی جێگرەوەکەی دەکرا زۆر هەر لە سەرەتاوە باز لەوە دەکرا مستەفا خامنەیی دەکرێت بە ڕێبەری نوێی ئێران دوای چاوەڕوانیەکان دوجار لە دوای کوژرانی خامنەییەوە لە ناو ئەنجومەنی شارەزایاندا کە ئەنجومەنێکی تایبەتمەندە باڵبژاردننی ڕابەری نوێ لە ئێران ژمارەیەک ناو بۆ پۆستی ڕابەر لە ناوەندی سیاسی و ئاینی
کۆماری ئیسلامی ئێران قسە باسییان لەبارەوە کرا لەوانە حەسەن خومەینی عەلی خومەینی هەندێکیش ناوی حەسەن ڕوحانیان دێنا بەڵام دوجار پۆستەکە بۆ مستەبا خامنەیی یەک لابوویەوە مستەبا گەرچی دەرنەکەوتووە زیاتر لە 2 ساڵە لە هیچ میدیایەکەوە دەرنەکەوتووە تەنها ئەو کاتە نەبێ ڤیددیۆیەکی بڵاو کردەوە وتی دەرسە ئاینیەکانم ڕادەگرم ئیتر لەو کاتەوە هیچ ڤیددیۆیەکی دیکەی هیچ چاوپێکەوتنێکی بڵاو نەکراوەتەوە لە هیچ گرتە ڤیددیۆیەکیشدا ماوەی ساڵێک زیاترە دەرنەکەوتووە لەم چەند ڕۆژەشدا گرتە ڤیددیۆیەکی بڵاو کرایەوە لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە گوایە ئەوە خۆی دەناسێنێ و خۆی وەکو ڕابەری نوێ دەناسێنێ بەڵام ئەو گرتە ڤیددیۆیە فەیکە دروست کراوە و هیچ گرتە ڤیددیۆیەکی نوێی نییە مستەبا خامنەیی کێیە خاوەنی 6 منداڵە 4 کوڕ و 2 کچ مستەبا منداڵی دووەمی خێزانەکەیە لە ئەشتەیلولی ساڵ 1969 لە مەشهەد لەدایک بووە مەشهەد وەکو دەزانین شارێکی پیرۆزە جێگەی لەدایکبوونی باوکی شێتی واتە عەلی خامنەیش هەر لەوێ لەدایک بووە باپیریشیان هەر لەوێ لەدایک بووە کە ئەویش هەر کەسایەتێکی دیاری ئاینیە مەشهەد بۆ خۆی شوێنێکی پیرۆزە شوێنی جێنەزرگەی ئیمام ڕەزایە ئیمامی هەشتەمی شیعەکان مستەبا لە قوتابخانەی ئاینی عەلەوی خوێندووە بە گوێرەی راپۆرتی میدیاکان کاتێک تەمەنی 17 ساڵ بووە چەند جارێک و بۆ ماوەی کورد بەشداری لە جەنگی ئێران و عێراقدا کردووە و لە چەند ئۆپەراسیۆنێکدا ئامادەی هەبووە وێنەکانی هەیە چەند وێنەیەکیە لە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی ئێران عێراق مستەبا خامنەی لە تەمەنی 30 ساڵیدا لە ساڵ 1999 بۆ درێژەدان بە خوێندنی ئاینی ڕووی لە شاری ئاینی قوم کردووە تا ئێستا ڕوو نییە لە دوای تەواوکردنی خوێندنی ئامادەی و ڕۆیشتنی بۆ حەوزە عەلمی بە چ کارێکەوە سەرقاڵ بووە پێدەچێت لە ئۆفیسەکانی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران کاری کردبێت خاڵێک کە جێگەی سەرنجە ئەوەیە ئەو تا بەر لە تەمەنی 30 ساڵی جلوبەرگی ئاینی ڕوحانیەکانی لەبەر نەکردووە جلوبەرگی ئاسایی لەبەر کردووە دیار نییە بۆچی ئەو لە تەمەنێکی وادا بڕیاریدا بچێتە حەوزە عەلمیەوە ئەمە لە کاتێکدایە بە شێوەیەکی گشتی خوێندنی ئاینی لە تەمەنی هەرزەکاری و گەنجیدا دەست پێ دەکات غوڵام عەلی حەداد عادل خەزووری مستەبا خامنەی لەبارەی مەراسیمی خوازبێنی هەڵسەرگیری کچەکەی لە ساڵ 1999 چیرۆکیەکی سیر دەگێڕێتەوە قسەیەک کە لە زاری عەلی خامنەیەوە گێڕاوێتەوە باوکی مستەبا کە بە ئاغای حەداد عەلی وتووە دەڵێ من پارەم نییە خانوو بکڕم خانوویەکم بەکرێ گرتووە مستەفا کوڕی یەکەمم لە نهۆمێکدا دەژی و لە نۆمەکەی تر مستەبا دەژی مستەبا ئەما بە بەسەر نییە و دەیەوێت بچێتە قوم و دەرز بخوێنێت بۆ ئەوەی ببێت بە ڕوحانی دەڵێ بە کچەکەت بڵێ بام زانیاریانەی لا هەبێ نەگەوەی کە پێی وابێ دەبێ بە بووکی ڕابەر ئیتر ژیانی دەحەسێتەوە دەچێتە کۆشک و تەلارەوە ئەمە بە بڵین بە وتەی خەزوورەی مستەبا شانی باسە دامەزراوەی ڕابەری لە کۆماری ئیسلامی ئێران خاوەنی هێزێکی گەورەی ئابوووریە زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندن داون دەستگابووریەکانی ژێر چاودێری ڕابەری باڵا بە ئیمپراتۆریەت ناوی دەبن سەرمایی ئەم گروپانە بە 95 میلیارد دۆلار دەخەمڕێنرێت ئەمە بەهۆیەوەی ئەم گروپە ئابوووریانە هیچ شەفافەتی دارایی یاخود چاودێریەکیان بەسەرەوە نییە
بە شێوەیەکی سربەخۆش ناتوانێت دەربارەی ڕۆڵی مستەفا خامنەیی وەکو ڕوخسارێک کە باشبوونێکی نووسینگەی خامنەییەوە لە بەڕێوەبردننی ئەم دامەزرا و چالاکیا بوریانەدا پشت ڕاست بکرێتەوە واتە ببورن. ناوی مستەفا خامنەیی لە سیاسەتدا بۆ یەکەم جار لە کاتی هەڵبژاردننی سەرۆکۆماری ساڵی 2005 باشکرا و لە میدیاکانەوە بیسترا. لەو ساڵەدا مادی کەڕووبی یەکێک لە کاندیدەکانی سەرۆکاتی کۆمار لە نامەیەکدا بۆ عەلی خامنەیی لە دوا ساعتەکانی دەنگدان و ژمارنەوەی دەنگەکاندا سەبارەت بە ساختەکاری قسەی کردواماشی بۆ داوە کە دەنگی خەڵک لە ڕێگەی یاسای وەزارەتی ناوخۆ لە بەرژەوەنی هەندێک ناوەندی دەسەڵات و کەسانی کاریگەردا نییە. ئەوە لە درێژەی نامەکەدا ئاماژەی بۆەوە کردووە کە مستەفا ئەم ڕۆڵەی گێڕاوە و کاریگەری قوڵی لەسەر دەنگدانەکان هەبووە. لەبارەی هەڵبژاردنەکانە نووسیوێتی هەواڵێک بڵاو کرایەوە کە کوڕی بەڕێستان ئاغای سەید مستەفا پشتیوانیەکێک لە کاندیدەکانی کردووە و دوای ئەوەی ئەم هەواڵە بڵاو بووەوە نیگەران بووم لەم خولی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا. محمود ئەحمەدی نەژاد لە کێبڕکیەکەدا لەگەڵ کاندیدە ناسراوەکانی وەکو ئەکبەر هاشمی ڕەفسەنجانی و مادی کەڕووبی سەرکەوتنی بەدەستهێنا. واتە لەو سەردەمەدا مستەفا پشتیوانی لە ئەحمەدی نەژاد کردووە. هەندێک لە بەرگریکار و پارێزەرانی عەلی خامنەیی باوەڕیان وابوو بۆ بەردەوامی سەردەمی خامنەی و سیاسەتەکانیە و دەبێت مستەفا خامنەیی وەک جێنشینی هەڵبژێرێت. لە بەرامبەردا هەندێک لە نێرانی وەژداریان دەدا لە بە تەوریزکردنی حکومڕانی. دوجار ئەو تەوژمە سەرکەوت کە پێی وابوو پێویستە ناوی خامنەیی بمێنێتەوە لە باوکەوە بۆ کوڕ. بەڕێزان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین گفتوگۆ دەکەین لەبارەی جەنگی ئێران، ئیسرائیل، ئەمریکا بەکوێ دەگات، ڕۆڵی مستەفا چی دەبێت، ئەوەی کە بۆمان خوێندنەوە لەبارەی ژیاننامەی مستەفاوە. مستەفا چ کاریگەریەک لەسەر کۆماری ئیسلامی ئێرانی نوێ دادەنێت گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕەمەزان کەریم شۆڤەکاری سیاسی سیاسەتمەدار لە هەولێرە و ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک ڕەمەزان سڵاو لێ بێم کاتت باش. بە خوێندنەوەی تۆ سەردەمی مستەفا چ سەردەمێکە؟ سەردەمێکی درێژخایەن دەبێ یان ئەوە ڕەشانەی ئیسرائیل و ئەمریکا دەیکەن دەبێ بەڕاست سەردەمەکەی کوردخایەنە؟ دەم باش gelek spas بۆ کورسات. لە پێشەکی من دیسا دوبارە پیرۆزبایی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆز لە هەموو عالەمێ ئیسلامێ لە مسلمانان دەکەم. بەڵێ هەمان دەمێ نەورۆز نێزیکە پێشەوە ژیادی ڕاپەرین بوو. پیرۆز بە بۆ گەلی کوردستان. هێویدارم ئەم نەورۆزە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان بە سلامەتی گیانی تێپەڕە. من زانم چ دەڵێ. بەنسبەت و هەروەها ئێمە ئێریشێن لەسەر باشووری کوردستان بە توندی شەرمەزار دەکەن چونکی گەلی کوردستان و باشووری کوردستان ئێمە بەشێک نین لە ئەفشارە ئێمە وی بە توندی شەرمەزار دەکەن و پرسە سەرخۆشی بۆ کەسوکاری شەهیدان دەنێڕن و هەروەها ڕۆحێوان لە بەهێشت ئارام بە و بۆ بریندارانژی و کۆی گشتی وێنەیەکی بخوازم پیشاندم بۆ تەماشەوانێ مەژی سوود لێوار بگرن. هاتنێ مژدەبە خامنەیی دەزگای هەواڵگەری ئیسرائیل ناوی خۆ ئامانە ناوی ئەمانە بەرپرسی پێشووی دەزگای هەواڵگەری ئیسرائیل ئامان
به ناوی مجدبه هامنه‌ای تونتره لباوکی خون و د سروکاتیا وی دا ایمه ضرار دکن اگر ما بزن بیا مجدبه هامنه‌ای هل دوری جغرافی درجه یک دویم هر مسئله مذهبی هلدن ایران سروکاتیا مذهب شیعه دکه کل کوی گشتی جیهان و سروکاتیا وی ایران دکه ولایت فقیه رابری کمار اسلامی ایران نه ده حدود بس ایران ده همان دمی سروکاتیا 200 میلیون شیعه دکه شهید بون هم بو امر و هم بو دهاتو اوانا دلین 12مین امام مهدی زندو دبه دگره باشە بۆی کە پێی وایە ئێستا سەردەمی کۆتایی دنیاە وابێ پەلە بکەین ئەو نیشانانەشی کە ناتونەتە دیەبێ بیانێنی نەدی بە پەلە دەست بەسەر ناوچەکەدا بگرین من ئێستا مەسەرە و مەسەرە حقیقت مەظلومیەت د مەذهبی شیعەدا ستر دکە ضعیف ناکەم ئێستا بۆ نمونە مژدەبە خامێنەیی هاتنی وی لسر دسلات لسر مظلومیت هم وکو مذهب شیعه هم وکو ایران هم وکو شهید جیان خوش دستانه مظلومیت کی آیلهی ہے مذهبی ہے و وکو دولت ایران ہے بله بووی هاتن مجدبه خامنه‌ای لسر حکم پیش کو جیان خوش دست بده او خورنه شارد زور یعنی بووی شهید بون لدست نیاران نمری بو اگر بجارده بدانه پیشوی دخوازی به دست دجمن خوش شهید ببی یان لسگین حوالگرین اسرائیلی اوروپی نافچکه لباوکی خود تونتره باوکی وی مسئله اسلام سیاسی اساس دکرد مسئله دینی جی بلا مجدبه خامنه‌ای هوشویست اسرائیل کی گوره درست ببه و همان دمه او مزگفتی که گوره لشامه شته حضرت عیسی لمینبر واته خارده چوروان زندیبون حضرت امپراتوره که گوره شیعه چه به کتا اوا پیک نه حضرت مهدی یعنی امام مهدی زندونا به بووی دو ایدولوژین د ناوا سوپای پاسداران دا سوپای پاسداران وکو دولت قول ایران زور بهزه د ناف سوپای پاسداران دا یک همان کی خوبو وکو جگیری باوکی خوبو زور به حزبو زور به حزبو همان دمی امبیژن دوی سیاست خدا دنگیم ته نه باشه کاک ڕەمەزان هەندێک دەڵێن ئەوەی کە دەڵێ جێگری باوکی خۆی بوو هەندێک دەڵێن زۆربەی بڕیارەکان هەر ئەو دەیدا لە پشتەوە ئەو بڕیارەکانی دەدا ئەو دەیوی چی بکرێت چی نەکرێ هەندێک جار ئەسڵەن باوکی باڵێن ئەلی خامنەیی ڕۆڵی نێوەنگیری دەبینی ڕۆڵی هێورکردنەوەی دۆخەکەیە بینی بە تایبەت لەگەڵ ئەو کەسانەدا کە هەندێک لە بڕیارە توندەکانی موستەبانی گەران بوون ئێستا ئیتر ئەو بەربەستەشی نەما راسته در راستی دا که رانکو من ویتن استاد مسئله و مسئله در ناف سوپای پاسداران دا یک دو د مسئله مادی دا آبوریا ایرانه یا هری اساسی لدست مجدبه خامنه‌ای دا بود مجدبه خامنه‌ای اما تقریبا ل 2005 و دما احمدی نژاد هات سر دستلات یعنی اما تقریبا زدتر ل 20 ساله او وکو جگری باوکی خونه دویم کسی ایرانه یعنی دو واقعی دا او جگری باوکی خوبو اما 21 سال به بیکو فرمالی به یعنی رسمی به لپش پرده دا دولت قول او بو مجدبه خامنه‌ای استا هگر مثلا باوکی نهاتا کشتن دا جیان خوش دست نده ام شرا دست به نکره هگره که به حس هبو که دشمناکی اسرائیل و ایران بو 100 دان سال دهاتو بجی نماوا بلم که ام شوایا که اوی استا پیکات اوی توی دشمناتی چاند و
زحمت زوجی سارج ببه بلام سناریویی که دیگه هست درن مجدبه خامنه‌ای با آگاداری آمریکا بیه رابر کمار اسلامی ایران و هگرک هیا فنجان جعروی وخوه ایران چون وقت خل شهر عراق ایران داوتیان فنجان جعروی وخوه هگرک هیا کره کفتنه که نه اسرائیل ایرانی آمریکی هگرک هیا چه ببه به ناو بجیوانی روسیا و سین بو شرکه بداوی ببه بلم ام رژیم ام دستلاتا لإيران بمينه يعني اوه هگرکه اوه یکک لسيناريوه سيناريو دویم ام بيجن امريكا اسرائيل بخازن جزيره هارك بگرن که سادا نوت نفت ایران لوی و او دبه و همان دمه اپراسیونه که اسکری بکن دست بدن سر او 406 کیلو باز دکن اوی اورانیوم و سیام جی هگر یعنی اپراسیونک لسر جزیره هارک اپراسیونک او ناتانزا اصفهان او جیگانا باشە جین اورانیوم دست بدن سر او اپراسیون سیام جی لسر او گوری او دروازه هرمز او سناریوی دویمه سناریوی سیام جی ام بیژن هگر خو پیشاندان چه بس من دخوازم لیلی تشتکی بیژم اگر پرسیاری تا بفرمو پرسیارەکەی بنەوەیە ئەگەر ینی ئێران بەم هەموو موشەکەەوە بۆ مەترسیانی دیکاتە سەر وڵاتانی ناوچەکە ئێستا ڕێکەون لەگەڵیدا ئایا هیچ ئامانجێکیان بەدی هاتووە لەوەی کە ئەم چەند ڕۆژە بردومانیان کردووە ڕاستە توانە سەربازیەکانی لاواز بوون هێزی دەریایی نەماوە توانای موشکی کەم بووە بەڵام هێشتارەوەتانی دەبینین لانی کەم مەترسیە لەسەر وڵاتانی ناوچەکە و درۆنەکانی ئەگەرچی موشکەکانیشی کەم بوونەتەوە بەڵام درۆن بۆ ئێران کەرەستێکی زۆر سادەیە و یعنی هێشتا مەترسیە لەسەر ناوچەکە ڕاستە هەکەک ڕانک و پرسیارێکی زۆر گرینگە دەزانی ئەم شەڕە لە شەڕێ مەسەلەی ئورانیوم بۆ ڕێگرتن لە پیتانیومی ئورانۆم زێدەتر کو هەموو شارەزایان استراتیژیک ناودەوڵەتی بەشی یێ ئاقلمەند باس لە ئەوە دکن ئەم شەڕە زێدەتر بۆ لێدانە لە بەرنامەی فوزیایی که سر به سوپای پاسدارانه یعنی در ناف سوپای پاسداران دا ارتشک جاشک هست اسکرک هست پیرا دا بیجن اسکرین ام بیجن یه برنامه فوزیای بالیستیک او هیزا زیدتر لدیجیویه بس لعوه دکن که به تایبت اسرائیل آمریکا او شر دست بکرنه بور ریگرتن لپیتانیوم اورانیوم زیدتر لدیجی مسئله فوزیای بالیستیکن فوزیای بالیستیک یه ایرانه ام بیجن بناو شهاب غدر و آشورا ل 1500 بو 2500 کیلومتر دور آویجه به تایبت اوای هارمشهر حیبر پیراده بیجن او فوزیا مثلا دسری ویدا او سرکه دتوانه لحیشته جیگه بکوه دما تو فوزیای بالیستیک ام بیجن بکارتینی او سرکه لحفدو جیاد به دتوانه لحیشته جیگه بده در ناوبین ایران و اسرائیل مسافه جغرافیک لنقطه هری نزیک 1000 کیلومتره نقطه هری دور 2300-2400 کیلومتره ناوبین قدس و تهران 1550-1600 کیلومتر و تا او فوزیین بالیستیک دتوانه لحمو جیگه که اسرائیل بکره اگر تو وکو جغرافی جی هلدی ایران 8 جار وکو جغرافی لإسرائیل گورتر هفتمین ولات جهانه ده مسئله گوره بونده 1608 کیلومتر دو جه بلم اسرائیل 20707 اگر تو وکو نفوسشی حساب بکی ایران 8 میلیونه اسرائیل 9 میلیون و پوینت 4 یا 10 میلیونه جوهکان جهانه ام بیجن 10 بو 15 میلیونه بس 5 میلیون ل اسرائیل دجین بلم شیا
180 بۆ 200 میلیۆنە نیوی ویژی لە ئیران دژی بۆ وێ ئیران بە حەجمێ خۆ لە ئیسرائیل گەورەترە هەگەر ئامریکا نەبە ئیسرائیل لە ئێستاوە لە هەمبەر ئیرانێ ینی شکستی دوخە بۆ وێ شەڕێ ئێستا بەرامبەر ئەو 2500 فوزەی بالیستیکە هەنێک باس دەکەن لە 5000 بۆ 8000 فوزەی بالیستیکە ئیران بە تایبەت لە ئەف 8 مانگە لە ساڵێن داوی فوزەی بالیستیک بە پشگیریە کۆریا باشوور بێژن کۆریا پێرا دەژن کۆریا نەتەوە دموکراتیک کۆمار بە پشگیریە ئەو قۆریایی و بە پشگیریە رووسیای فوزیای خۆنێ بالیستیک بەهێزتر کرد ئێستا ئیسرائیل و ئامریکا هەموو ئیریش ئەوەیە ئەو فابریقە ئەو جێ بەرهێمێنانێ ئەو فوزیا یەک و جێ کە فوزیا شاردونە دێپۆ دەدۆ و جێ کە فوزیەکە فڕێ دەدەن یعنی ئەو جێ کە هاویشتنێ فوزیە بۆ لێدانێ ئەوە بۆ وێ ئەو شارە زێدەتر لە دژی ئەو فوزیە چونکی ئەو فوزیە لەسەر ئاسایشێ ئیسرائیل خەتەریە و هەمان دەمێژی دەتوانە لە چەندین وڵاتên ڕۆژهەڵاتên ناوەڕاست 10 بۆ 12 وڵات دەتوانە لە بارەگەین ئامریکی بدە فەرمۆ باشە کاک ڕەمەزان بە بڕوای تۆ جەنگەکە دەوەستێ کورتخایەن دەبێ یان درێژمەودا دەبێ تزانی کەکی ڕانکۆ لە دەربازە یان دەبێژن گەورەیی دەربازە رووسی دەبێژن پرۆلی وەکو هورموز دەربازەین دەریایی ئەو دەربازەین دەریایی حیشتونە لە وڵاتên مسلمانن لە ڕۆژهەڵاتê ناوەڕاستن مەسەلە دەریا ئەو دەربازەی هورموز بابلمەندا ئیستانبول چاناقالە سوێش مالاکا هەندانێزیە ئەوانە هەموو ئەو دەربازانە ئیران دەتوانە بکە هەدەف دەربازەی هورموز ڕۆژانە ئێستا کو شەر دەست پێ بێ 11مین ڕۆژە 7 میلیارد دلار زەرارە ڕۆژانە زەربە ئیران دەدە وڵاتانی دووروبەر 120 جارنا دچە 133 نفتê cîhanê li wê re têdipere belem heger wekû kelûpelên niftî 140 kelûpelên niftî li wê derbazê re têdipere derbazey Hormuz heman demê eway Babilmenda 120 têdipere yê min ku li wê jî Husîne qabloyê înternet li jêr derya di navbînê Awropa Afrika heman demê dike hedefê Îran de û 125 keştiyên cîhanê ku dike çendîn milyard em bêjin ton salane heman demê li ew mintiqa re têdipere bo wê dema tu behsê ema hemû dikî Îran çi li Babilmenda çi li Hormuz bi ew fûzeyê xwe balîstîk çi bi şerê partîzanî ku ne Amerîka İsraîl şerekî ast bilind dest pê kirine ne jî Îran şerekî ast bilind dest pê kiriye şerê êsta astnizm û astnawend e heger ast bilind dest pê bike mesela bêjin nifteke çon diqat bû gêşte 100 hene cara li 100 zêdetir bû êsta biya 88 li 56 firî İran ditwane aboriyê hemû cîhan bi taybet yê Amerîka Awropa zerbeyekî zor gewre lê bide û biwestîne ku min behsê coğrafî kir coğrafî İran çend e xelqeke çend e behsê mezhebê şîya kir behsê ew derbaza kir ku ewa min hemû ewa talîl nîne hemû agadarî zanyarî ye ku İran êsta rûxandinê wî estem e mustehîl e di teoriya jeopolîtik da dibêjin Hortland di navbînê em bêjin deryayên Hezar û Korfez em bêjin 155
پترول گاز جیهان لویه سه پروژه دایک کل جیهان پروژه چین پروژه امریکی اروپی لام رجلات ناوین ده که دتوانه به هدف ایران ام بیژن لچم ارز دست پی بکن حتی زنجیره چین زاگروس بو بولگه فارس و چمن کرفازه همو لجر دستلات ایران ده بوی استا برای من زیادتر مرحله یکم شر پرتوند تقریبا به داوی هات ایران سیستم خون رابری کمار اسلامی ایران هل بجارد چمکی مجدبه خامنه ای نتوانه پاشا کشل مذهب شیعه لایدولوژی فلسفی بکه بشکل روحی وی مثلا ابراهیم رئیسی که هگر بما نکجرانا بلکو او ببیا یان کسی دن علی لاریجانی که مکی میان رو یان او ناوین کوه وتن حسن روحانی نظام علی روحانی اونا بلم مجدبه خامنه ای گریدای شهید بونه باوکی خونه و مذهب خونه و دولت بونه خونه بوی او رابر هل بجارتن یک دقیقه سیستم پاسداران سیستم دولت تک نچو مثلا دما لیدان عراق دا پشتیوی لیدان لیبیا و ام آخرا اوای لسوریا رودا سیستم اسکری تک چو سروکاتی تک چو ایران شر پار استا پیمای امریکا اسرائیل پشمانن ده شر پار منگ 6 او شر 12 روزی اوانا پشمانن که او شرا بردوام نبود پشتیوی شری ده ناو 8-9 مانگ دا ایران بر راشکاوی لگل روسیا رکفتن کرد و لپش پرده دا لگل چین رکفتن کرد و ده مسئله تاکتیکی دا آبوری دا ایران خو خورد کرد مثلا لجیگه برپرس سوپای پاسداران وزیر باروانی مثلا هر اک 3-4 جگیری وی دانی یک دو کره سیستم پارتیزانی دا به مرکز و گریدراو نیه یعنی ایران ده 8-9 مانگا دا درس درخستن و بینین ضعف خدا لأو شر 12 روزا دا ایران حاضر کرد با روز ایرو اگر او شر 12 روزا یان پیش اوا پشتی روخاندن کمار پشتی عراق 2003 او دما دو گوتن ایریش ایران بکن اگر اوا بکره سیستم زود روخا بلم ایران پشتی روخاندن 2003 عراق پشتی بهار عربی و پشتی شر داعش و به تایبت پشتی شر 12 روزی ایران خو به اسکر اگر پرسیار دن هبه من دخوازم اینه که بحث مسئله کرداش بکن فرما والله کاغ رمضان و تبیجی وزارتی دروی قطر کنفرانسی که روزنامه‌ای هي بویا دمیز یعنی گفتگو که کوتای پی بینم زانیاری زور باش وردت خسترو هلا بس املا روزی اینه بگم برنامه دیگه کاک رانکو هگر تو 1-2 دقیقه جی بدی 1-2 دقیقه سناریو کی چه برچاو مه من پیم وای ایران پیش ام شرا دوی ام شرا جوازه او ایران وک خو نامینه راست رژیم ایران زعمت استا بروخه بلم هگر کی بهز ها امریکا اسرائیل او نافچه من وتم له هرمز پیتانیوم اورانیوم او جزیره هارک لهنا جیا انتمال ها بگره و هگر کی بهز جهه مسئله کی اتونومی ل روجاوای کردستان روجلات کردستان هگر کی بهز ها لوی نافچه کی اتونومی چه به یعنی هگر روخاندن رژیم نیه بلن پرچبون ها مثلا حزب دموکرات کردستان به سلوکاتیا او هگر کی زور بهزه بو ایران بالکانیزاسیون ایران جی چد و یعنی دکاره به چندین هرم ایران وکو پیشتر صدا ست نامینه پرچبونا ایران و سناریویی که هری بهزه پیمای امریکا اسرائیل جی پاشکس نابن راست ناروخه بلن پارچه دبه و ضعیف دبه سپاس دکم برای رمضان کریم سیاستمدار شبکاری سیاسی سپاس بۆ خوێندنەوەکانە لە ڕۆژانی ئایندەشدا بێگومان بەرنامەی دیکە دەکەین پێکەوە بەڕێزان وتەبێژی وەزارەتی دەرەوەی قەتار کۆنفرانسی ڕۆژنامەوانی گوێی لێ دەگرین ئێمە ئەم هێرشانەمان بینیوە کە
لە هەموو ناوچەکانی کەندا و کاریگەری هەبە لەسەر ژیانی خەڵکی مەدەنی و ئەم شوێنی مەدەنی ناوێت بە هیچ شێوەیەک لەژێر هیچ فشارێکە لە هیچ ململانەیەکە بکرێتە ئامانج. ئەمە تەنها ئەوە نییە کە مەدەنی کراوە بە ئامان بەڵکو ژیانی مەدەنیەکانیش هاوڵاتی مەدەنیش لە دۆخێکی ناخۆشدایە و سەختە. لە ڕۆی سەربازیەوە زۆرینەی ئەو هێرشانە کە کراوەتە سەر وڵاتەکەمان توانیمانە شکستی پێبێنین. هیچ بنکەیە یا دامەزراوەیە کە هەمووی هاوڵاتی مەدەنی بێت زیانی زۆری بەرنەکەوتووە. داوا لە هەردوو لایانی ململانەکە دەکەین کە هەموو جۆرە هێرشێک بۆستێنن کە زیان بگەێنێت بەم ژێرخانانە. هەروەها لە تێڕوانینی ئێمەوە ئەم هێرشانە کە ئەکرێتە سەر وێزگەی سوتەمەنی و ئەمە پێشینێکی مەترسیدارە. ئەمە زیانێکی زۆری هەیە بۆ هەموو ناوچەکە، زیانێکی ئابووری زۆری ئەگەیەنێت بە وڵاتانی ناوچەکە. ئەمە ئەکات کە کاریگەریەکانی سەر بنکە پاڵاوتگە سوتەمەنیەکان و بنکە سوتەمەنیەکان کە سوتەمەنی بەرهەم دێنن زیانێکی ناڕاستەوخۆی هەیە بەسەر هەموو جیهانەوە. ئەمە کاریگەریەکەی بەسەر هەموو جیهانە، تەنها بەسەر ئێمەوە نییە. داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین کە هەرچی لە توانایە بیکەن تاوەکو هەموو لایەنەکان زیاتر بەرپرسانە مامەڵە بکەن و هێرشەکان بوەستێنن. ئێمە هەموو ڕێکارەکانمان گرتوۆتە بەر لای خۆمانەوە بۆ ئەوەی کە ئەم زیانانە زیانی زیاتری لێ نەکەوێتەوە. بۆ نمونە بەرهەمهێنانی غازمان وەستاندووە بۆ ئەوەی کە زیانەکان کەم بکرێتەوە و ئەمە بۆ ئەوەیە کە بتوانین ژینگەیەکی سەقامگیر بێنینەکایەوە لە ناوچەکەدا. ئەبێت ئەم کێشانە هەمووی بۆستێنرێت کە ئەمە وەستێنرا لە دوای ئەوە دووبارە دەگەڕینەوە بۆ بازاری جیهان و بتوانین سوتەمەنیەکان بفرۆشینەوە بیگەێنین بە بازارەکانی جیهان بۆ ئەو وڵاتانی کە داوای دەکەن. بەڵام ئەمە زیانێکی زۆری دەبێت بۆ هەموو جیهان. بۆ پرسیارکردن ئەگەر هەر کەسێک دەیەوێت لە یۆرۆنیزۆ باسی دەوڵەتانی کەنداوت کرد. ئایا لە ڕووی ئاسایش و سەقامگیریەوە بەڕێزت وتت کە ئەگەر زیاتر ململانەکان زیاتر درێژە بکێشە یاخود لە ئاسێکی بەرزترا بێت زیانەکان زۆرترن. وەکو سەرۆکوەزیران دوێنێ وتی لە کۆبوونەوەیەکدا ئێمە بە تەواوەتی سوپاسی دەوڵەتانی ئەوروپا دەکەین بۆ پاڵپشتەی کە ئیکەن و بەرگری لە ناوچەکەمان دەکەن. بە هەمان شێوەش دەوڵەتانی وەکو فەڕەنسا و ئیتالیا و دەوڵەتانی تر پاڵپشتی خۆیان بۆ دەربڕیوین و وڵاتانی ئەنجومەنی هاریکاری توانیویانە کار بکەن پێکەوە و ڕێکخستنێکمان هەیە لە نێوان یەکدا لە نێوان لە ئاسێکی باڵا و ئەمە هاوبەشی ڕاستەقینەیە. ئەمە کاتێکە کە هاوڕێی ڕاستەقینەمان بۆ دەردەکەوێت و دەتوانین بەهادا بنین بۆ هاوڕێ ڕاستەقینەکانمان. ئەوروپا بە دڵنیاییەوە بەهایەکی زۆری هەیە لە لای ئێمە. داوا لە هەموو هاوپەیمانە نێودەوڵەتیەکانەکەین کە کار بکەن لەگەڵمانە بۆ ئەوەی کە ئەم هێرشانە بۆستێنین کە ئەکرێتە سەرمان. بۆ ماوەی چەندەها ساڵە لە قەتەر ئەم ململانەیە کە لەم ناوچەیە هەیە هیچ کارێک نەکراوە بۆ هێورکردنەوەی. بەڵام ئێستا شتەکە زۆر تەشەنەی کردووە. ئێستا ئەتوانیت نەخشەیەک بێنیتە بەردەمت، نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هیچ شوێنێک نییە کە ململانەیەکی لێ نەبێ، کێشەیەکی لێ نەبێ. ئەم شتەمان وتۆ لە ڕۆژی یەکەمەوە بۆ ڕۆژی یەکەم وتومانە ئەمە کێشەیەکە کە بەبێ لێپرسینەوە بەجێ هێڵدراوە و لە داهاتووە دەبێت بە کێشە. بەرەزان بەردەوامە بین گفتگۆ دەکەین لەبارەی جەنگەکە بەکوێ دەگات کەی کۆتایی پێدێت وا پێدەچێت لە قسەکانی دۆناڵد ترامپەوە وردە دەیەوێت جەنگەکە ڕابگرێ
گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئامین عەبدی لە دانمارکەوە ڕاستەخۆ لەگەڵمانە مامۆستا سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان پێمان بڵێ بە خوێندنەوەی تۆ جەنگەکە بەم زوویە ڕادەوەستێ ئیسرائیل و ئەمریکا ئامانجەکانیان بەدی هاتووە نازم دەنگی من دێ کاک ڕانکۆ کاک ڕانکۆ جۆمان لێتە دەنگی من فەرموو دێت؟ قسە بکە بەڵێ جۆمان لێتە فەرموو لە ڕاستیە پرسیارەکەت پرسیارێکی جوانە ورە دەنگ دەداتەوە لای من ئەگەر پێما کێشەی دەنگ هەیە مامۆستا ئامین گوێت لە منە ئەگەر گوێت لە منە بفەرموو بەڵێ گوێم لێتە بەڵام دەنگ دەداتەوە هاوکارانم دەنگی مامۆستا ئامینیش نایە بۆ لای من باشە فەرموو مامۆستا بەردەوام بە گوێمان لێتە ئێمە دەنگی من دەبیستی کاکە بەڵێ بەڵێ گوێمان لێتە بفەرموو بەڵێ پرسیارێکی جوانە ئەمن پێم وابێ ئەگەر چاو لە ئامانجی ئەو ئۆپراسسیۆنەی کە ئەمریکا ناوی ناو ئۆپراسسیۆن یا زۆر جار بە ناوی بە شەڕ یا جەنگ باسی دەکەن لە وەختەوە هیچ یەک لەو ئامانجانەی کە ئەمریکا دەکرێت باس لەوە بکات کە توانای موشکی توانای دەریایی و هەروەها ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی بەتایبەت شخصە یەکەمەکانی ئەو نظامەی لە ناو بردووە بەڵام ئامانجە گشتەکە کە هێشتا کە ئامانجی ئەمریکایە بەتایبەت لە پەیوەندی لەگەڵ بابەتی 450 کیلۆگرام ئەوەی کە یورانیومی پیتادیۆمە هێشتا دیار نییە ئەمن پێم وابێ ئامانجی ئەسڵی ئەم ئۆپراسسیۆنە ڕوخان یا گۆڕینی سیستەمی سیاسیە لە ئێراندا بۆی ئەگەر ئەزنیشم بدەی زۆر بە کورتی بۆچی دەڵێم ئامانجی ئەم ئۆپراسسیۆنە گۆڕینی سیستمی سیاسی لە ئێراندا باشە ینی تۆ دەتەوێت بڵێ سیستەمی سیاسی لە ئێراندا دەگۆڕێت چون هەندێک پێیان وایە کە ئەمریکا ناوێت سیستەمەکە بگۆڕێ و بە دیلانی کە لە بەردەستی دابوون بەتایبەت جوڵەی شەقامەوە بەدی نەکرا لە بەرەوە ئێستا دەوێت لە هەناوی سیستەمەکەەوە جۆرێک لە نەرمی و سازش ببینێ ئەخۆ ئەگەر چاو لێ بکەین لە بابن دەتوانین لە هەردوو بوارەکەدا باسکەین هەم لە خودی ئێراندا ئایا بەڕاستی سیستەمی سیاسی لە ئێراندا کە ئێستا مشتبای خامنەی دەسڵاتی وەدەستگرتووە توانای ئەوەی هەیە یا ئەو پارادیمەی کە کۆماری ئیسلامی لەسەر دامەزراندووە دەتوانێ و پۆتەنسیێلی ئەوە هەیە لەگەڵ دوژمنێکی ئایدۆلۆژی سەرسەختی خۆیان وەکو ئەوەی کە بە خۆت دەزانی کە بە شەیتانی گەورە وەسفیان دەکەن واتە ئەمریکا و ئیسرائیل وە لە هەمان کاتدا دروشمە سەرەکیەکانی کۆماری ئیسلامی لە سەرەتای دامەزراندیەوە تاکو ئێستا ئەوە بووە کە دژمنی سەرسەختی کۆماری ئیسلامی یا شەیتانی گەورە ئەمریکا و ئیسرائیل بووە لە هەمان کاتژە نادنە دەرەوەی شۆڕشی ئیسلامی بووە لە هەمان کاتیشتا ئەو شعارەمان لەبیر نەچێت کە باس لە ڕزگارکردنی قودس لە ڕێگای کەربەلاوە بووە ئەگەر کۆماری ئیسلامی و سەرانی کۆماری ئیسلامی و بە تایبەت مشتبای خامنەیش کە بۆ خۆی لە نێو خودی ئەو نظامەدا گەورە بووە باوەڕیان وایە دەتوانن ئەو پارادیمەی کە کاریان لەسەر کردووە و باوەڕیان پێی بۆ بیگۆڕن ئەوە دەکرێت بڵێن دەتوانن بە سازانێ بگەن بەڵام من بە زۆر بە دووری دەزانم کە بتوانێت بە تایبەتش ئێستا کە ئەو پارادیمانە بگۆڕن هەرچەندە لە سیاسەتدا ڕەش و سپین نییە بەڵام زۆر بە دووری ئەزانم بۆیە دەڵێم لە پەیوەندی لەگەڵ ئەمریکادا ئەگەر ئیزنم پێ بدەی باسکەم بۆچی پێم وابێ ئەوان ئامانجی سەرەکیان گۆڕینی سیستەمی سیاسی لە ئێراندا دیارە ئەمریکایەکان زۆر بەڕوونی لە سەرەتاوە باسییان نەکردووە کە ئامانجی ئەوان گۆڕینی سیستەمی سیاسی بێ لە ئێراندا بەڵام ئیسرائیلەکان نیان شاردووەتەوە کە ناتوانرێت لەگەڵ وەلایەتی فەقیه هەڵبکەن و ئامانجی ویلایەتی فەقیه و ئەوانەی کە ڕێبەرایەتی ئەو سیستەمیانە کردووە لە ناوبردننی ئیسرائیل بووە ئەمە لە ئاستی ناوچەییدا کاک ڕانکۆ زۆر باس دەکرێت کە هێمومان دەزانین کە کۆماری ئیسلامی لە سەرەتای دامەزراندیوە لە ساڵی 1970 تاکو ئێستا و بە هەموو شوێک لە شوڕەکان هەوڵی داوە کە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل بدا لە ناوچەکەدا و هەوڵی داوە کە هەژمونی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێت ناوچەیەک کە زیاتر لە 60% وزەی جیهانی تایە
ئەمە دیوی ناوخۆی ئێمە دەزانین کە لە لوبنان لە ساڵی 1970 کە کۆمەڵی ئیسلامی ئاداشتاکاندا حیزبوڵایان دامەزران دواتر لە ساڵی 2001ەوە کە هێرش کرایە سەر ئەفغانستان وێڕای ئەوەی دوژمنایەتی ئەلقاعیدە و تالیبان هەبوو لەگەڵ کۆماری ئیسلامیدا بەڵام سەرانی تالیبان و ئەلقاعیدایان شوێن کردە و بۆی دژایەتی ئەمریکا بکەن لە هەمان کاتشتا لە 2003 ئێمە دەزانین کە لە هێرشی ئەمریکا و هاوپەیمانانی بۆ سەر عێراق ئەوەی کە خوێنی سەربازانی ئەمریکای ڕژد ئەوەی کە سەربازانی ئەمریکایی لە عێراقدا کوشت و وای کرد کە ئەمریکا تووشی زیانێکی زۆر بێت لە واقعدا ئێرانەکان بوون هەر لە دوای ئەو پەیامەی کە جۆرج بۆش ئێران و سووریە و عێراقی بە کۆریای باکووری مەحوەری شەڕدانا ئێرانەکان زۆر هەوڵیاندا لە خۆڕایش نییە کاک ڕانکۆ کاتێک دۆڵاند ترامپ کەتە قسە دەکات لە زۆربەی هەری زۆری کۆنفرانسەکەدا باسی کۆنفرانسە ڕۆژنامەوەکاندا باسی قاسم سولەیمانی دەکات ناوهێنانی قاسم سولەیمانی لە چەندین بۆنەدا لە خۆڕا نەبووە ترامپ هێشتا بکوژی سەربازانی خۆی کە قاسم سولەیمانی یەکێک لەو کەسانە بووە کە ڕۆڵی گەورەی هەبووە لە کوژرانی دەیان سازاران سەربازی ئەمریکایی و لە هەمان کاتدا کەم ئەندامکردنی دوێنش لە کۆنفرانسە ڕۆژنامەکە باسی کرد و لە هەمان کاتیشداگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2007 دۆڵاند ترامپ لە سەرۆکایەتی یەکەمدا لە سازمانی ملل باسیەوەی کرد کە جیهان دەبێ بیرێک لە ئێران بکاتەوە و ئێران دەبێ چارەسەرێکی بۆ بدرێزێتەوە و هەمومان دەزانین کە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 کاتێک حەماس هێرشێک کردە سەر ئیسرائیل دەزانین کە ئەو لایەنانەی کە دنەی ئێرانیاندا بە بڕوای من و زۆربەی چاودێرانی سیاسیش لەو بڕواەن کە دنەدانی حەماس بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل خودی کاری کۆماری ئیسلامی بووە ئەمەش بە ئامانجی ڕێگرتن لە ئەو هاوپەیماننامەیە یا پەیماننامەی ئیبراهیم بەڵام کاک ڕانکۆ زۆر شتێک هەیە کە زۆر بەدەگمەن هەندێک شرۆڤەکەری سیاسی باسی ناکەن لە واقعدا لە ئاستی سیاسەتی نێودەوڵەتیە بەتایبەت نەزمی نیوەی جیهانی من پێشبینیم ئەوم کرد بوو کۆمەڵێک سیستم هەیە دەبێ بڕۆن بۆ ئەوەی ئەمریکا بتوانێت باڵادەستی خۆی لە جیهاندا دیسانە وەک ترامپ ئاماژەی پێ دەکات دەبێ ئەمریکا گەورە بکەینەوە پێویستی بە گۆڕینی چەند سیستمێک هەبوو لە جیهاندا بۆ ئەوەی ململانەی ئابووری چین بکات دەزانم هەندێک لە شرۆڤەکاران کەمتر دەبەژێن لەسەر بەشی ئابووری ئێستا ململانێ ئەسلەکە لە ڕاستیدا لە لێرەوان ئەمریکا و چیندا لەسەر باڵادەستی و لە هەمان کاتدا نەزمی نیوەی جیهانی ئەو نەزمە نیوەی جیهانیەی کە خەریکە وڵاتێلی رووسیا کینا داوای دەکەن کە ئەوانش دەبێت بەشێکیان هەبێت لەو وڵاتانە من پێشبینی ئەوەم کرد بوو کە ڤەنزوێلا یەکێک لەو وڵاتانە بێت کە ئەمریکا گۆڕینی سیستمەکەی بکات بۆ یەکەم لە بواری جغرافیایی و ڤەنزوێلا نزیکە لە ئەمریکاوە دووهەم لە بواری دابینکردنی وزەی هەرزانەوە کاک ڕانکۆ یعنی چینیەکان توانی بیان وزەیەکی هەرزان نەوتی هەرزان لە ڤەنزوێلەوە وەربگرن و لە هەمان کاتدا بە نرخی کاڵایان پێ بدەن نرخێکی هەرزان ئەمەش لە ڕاستیدا بۆ ئێرانیش ڕاستە کاک ڕانکۆ ئێران نەک هەر لە بواری مەسئلەی هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر لە بواری ئەوەی کە بەرژەوەندەکانی ئەمریکای خستووەتە مەترسیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەمان کەریشدا ماتۆری دابینکردنی وزەیەکی هەرزانە بۆ چینیەکان ئەمەش بوو ئەمریکا قبولکراو نییە ڕاستە دکتۆرێنێک هەبووە لە ئەمریکا کاتی خۆی کە سەردەمی بام قسەی تەواو بکەم کاک ڕانکۆگیان لەسەر لە پەیوەندی لەگەڵ ئەوەی کە نابێت چین و رووسیا یەک بگرن ئەو کات کە دکتۆرێنی هەنری کیسنجەر بوو بەڵام ئێستا و دکتۆرێنیش هەیە کە چین و رووسیا و ئێران نابێ یەک بگرن ئەم سیانە دەتوانن مەترسی جدی بن بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا باشە مامۆستا چرکە ساتە ئەم ئەمەنجانە بەدیهاتوون دەستی ئابووری چین بڕاوە لە ئێراندا وەکو دەوترێ ١٨ نەوتەکەی ئێران بە نرخێکی زۆر هەرزان بۆ چین دەڕۆشت ئەمریکا توانیوێتی ئەمە بکات ئەم ئامانجە بەدینەیەت ئایا ئەمریکا جەنگەکە ڕادەگرێ من پێم وان نەبێ کاک ڕانکۆ دیارە ئامانجەکان بە تەواوی بەدی ناتوون ئەمر بۆ خۆم لێکۆڵینەوەم کرد توێژنەوەم کردووە لەسەر
ئابووری ئێران باشە نزیک بە 1,200,000 بەرمیل ڕۆژانە نەوتی ئێران لە ڕێگا بە چین دەفرۆشێت و 50% ئەو نەوتە دەچێت گیرفانی سوپای پاسدارانەوە و لە هەمان کاشدا ئەو پەنجاکەی دیکەیش بیان نییە بەڵام ئامانجی شەڕەکە هێشتا بەدی ناتوە چونکە عەرزم کردی ئامانجی شەڕەکە گۆڕینی سیستەمی سیاسی لە ئێراندایە ئێران ئامانجی ئەوەیە ئاواتی ئەوەیە کە ئەم شەڕە درێژ بکرێتەوە لەبەر ئەوەی بە درێژە کێشانی ئەم شەڕە دەیەوێ جۆرێک لەکات و هەروەها فشاری ئابووری لەسەر ئەمریکا دروستکات پێ دوایە بەدەرلەوە ینی پێ دوایە بەدەرلەوە هەر ئامانجێکی دیکە بەدیبێ بەدەر لە گۆڕینی نظامی ئێرانی ئامانجی خۆی نەپێکاوە چونکە ئێسەوا پێدەچێت نیزامەکەش نەگۆڕێ و ینی بەڵام جەنگەکە بەرەو وەستان بێ دیارە لە پەیوەندی لەگەڵ ئامانج و ئێستا لەگەر چاو لێ بکەین لە سەرانی کۆماری ئیسلامی دەڵێ دەکرێت من گفتوگۆ لەگەڵ ئێران بکەم ئەم دوای لێ دوانێتی من بە دووری دەزانم گفتوگۆ لەسەر مەبنای چی لەسەر مەبنای ئەوەی کە بەو مەرجانەی ئەگەر بەو مەرجانەی کە ئەمریکا و ئەمریکایەکان دیاریان کردو لەگەڵ ئیسرائیلدا ڕێ بکەون ئەمە خودی لە ناوچوونی نظامە دەزانی لەو مەرجانەی کە ئەمریکا دیاری کردووە بۆیان یەکەم سفرکردنی بابەتی ئەتومیە نابێت ئێران بە هیچ شەوەیەک بیری لێ بکاتەوە دووهەم بابەتی موشکی دوورهاوێژە دەبێت لە 300 کیلومتر زیاتر نەچێت سێهەم بابەتی تکنۆلۆژیای مۆدرنکەوەی کە فڕۆکەی بێفڕۆکان دروست دەکەێت سێهەم یا هەمووش گرنگتر ئەو 450 کیلۆگرامە یورانیۆمەیە کە خەزم کراوە لە هەمان کاتیشتا ئێستا ئەگەر دەکرێت و پرسیارش لە دۆڵان ترامپ بکرێت ئەگەر سەرانی کۆماری ئیسلامی ئەمە بەشی ئەمریکا باس دەکەم کاگرانکۆ لە بیرمان نەچێ ئیسرائیل هاوپەیمانێکی گرنگی ئەمریکایە ئەوانش قسەی آخر یعنی قسەی زۆر گرنگیان هەیە ئیسرائیلەکان بەڕوونی باس لە ئازادی ئێران دەکەن ئیسرائیلەکان زۆر بەڕوونی باس لەوە دەکەن کە نابێت لە ئێراندا جارێکی تر وەلایەتی فەقیر لە ئێراندا حکمی ئێران بکات بۆیە بە بڕوای من ئێرانیەکان ئەگەر بەو مەرجە قبول بوون ئێرانەکان قبولی بکەن بەو مەرجانەی کە ئەمریکا داینەوە کابوو دەکرێگەلانی ئێران لە خودی نظامەکە پرسن کە ئەو هەموو کوشتن و ئەو هەموو وێرانیەی کە لە ئێران ڕووی داوە لە بیرمان نەچێت جەنگی بینی دەرسێتێکی زۆر کەمی ئەو وێرانی و کاولکاریەی کە لە ئێرانە ڕووی داوە بۆیە ئەگەر کۆماری ئیسلامیش بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێ کە ڕازی دەبێ و ئەگەر مەبەستمەوەیە کە دەبێ ڕازی بێ هیچ چارێکی دیکەی نییە چونکە کۆماری ئیسلامی ئەو کارتانەی کە لەدەستی بووە لە ڕاستیە هەموو کارتەکانی لەدەستداوە تەنیا کارتی گەروی هەرموزە ئەوەی کە ئێستاش سەرۆکی فەرەنسا باسەکات کە هێزێکی نێودەوڵەتی یا ئوروپایی بۆ پاراستنی گەروی هەرموز ڕەوانەی ناوچەکە دەکەن و فەرەنسەیەکە ئێستاش ئوسترالیا هێزی ئاسمانی یارمەتی ئێمارات و لە هەمان کاتە فەرەنسەویەکانیش باسی ئەوە دەکەن کە دێنە ناوچەکەەوە زۆر سپاس بەڕێز مامۆستا سامین عەبدی سپاس دەکەم لە دەنمارکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ خوێندنەوە و شیکارەکانت خۆشەویستان یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا کە تایبەت بوو بە خوێندنەوە و شیکاری بۆ دۆخی جەنگی ئەنی ڕۆژی دامی جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا بە هیوایەوەی کە توانی بێتمان کەمێک بەرچاوڕۆنیمان بە ئێوەی عەزیز بەخشی بێ تا پێتان